بەناوی خی گەورە میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەمڕۆژ بەوەی ئازیز و خۆشەویست شاد بوونەوە بە پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد پێشکەشتان دەکەین. بینەرانی عزیز سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێ و پڕخێرتان باش. چاوەڕەکانی ئەم ڕۆمان پێک هاتوون لە چەند تەوەر و بڕگەیەکی جیاواز کە تەوەری سەرەکیمان ئەمڕۆ ڕۆژی گیانی تەندروستیە. بڕگەی دووەمانە و هەڵمەتە نیشتیمانی کە دژی ئەفلیجی یاکوتان دژی ئەفلیجی ئەمڕۆ دەست پێکە لەلایەن تەندروستی لە هەرێمی کوردستان بەگشتی لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان وەروەها تەوەری کۆتایی و سێهەمیشمان بریتە لە بەرهەمی دەست و دەستڕەنگینی دەست بە تایبەتی دوو میوانی عزیزم لێرە بانگهێشت کردووە کە لێرە بەرهەم و دەستڕەنگینی دەستیان لێرە بۆمان عەرز دەکەن. دەچینە لای ڕۆژە گرنگەکان کە ئەمڕۆ بەرواری حوتی چوار جیمی کارتەر سەرۆک کۆماری ئەو کاتەی ئەمریکا بۆ یەکەم جار وەکو یەکەمین سەرۆک کۆماری ئەمریکا سەردانی وڵاتی میسری کردو لەگەڵ ئەنوەر ساداتی سەرۆکی میسر کۆبوویەوە. ئەنجامی سەرەکی سەردانەکەشی پتەوکردنی پێگەی ئیسرائیل و بەهێزکردنی پێگەی یەکێتی سۆڤێت بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە حوتی چواری 2007 لە ناوچەی باشیقە بە هۆکاری وەرچەرخانی لە ئاینەکەیەوە بەرەو ئیسلام لەلایەن کەسوکار و شوێن کەوتوانی ئاینەکەیەوە خات و دوعا خەلیل بە شێوەیەکی زۆر تراژیدی زرایە بەر بەرد و بلۆک و شەهید کرا. بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لە شاری هەولێر بەرزترین پلەی گەرما 20 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت. وەروە لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت. لا دهۆک بەرزترین پلە 19 پلە دەبێت و نزمترین پلە 9 پلە دەبێت. لا کەرکووک بەرزترین پلەی گەرما 20 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت. وهروەها لا هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 20 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت. لا ڕانیا بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت. و لە گەرمیان بەرزترین پلەی گەرما 23 پلە دەبێت و نزمترین پلەش 13 پلە دەبێت. بڕگەکانی ئەمڕۆمان جیاواز و بڕگەی تایبەت و راپۆرتی هەمە ڕەنگی تێدایە. دیارەکە ئەمڕۆ ڕۆژی گیانی تەندروستیە. هاوکارم ڕیاز کاکە مەحموود راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بزانین تا چەندە تاکی ئێمە هوشیارە بە ڕۆژی جیهانی تەندروستیەوە. دوا بە دوای راپۆرتەکەش میوانێکی تایبەتمان دەبێت. ئێستا پێکەوە بینەری راپۆرتێک دەبین. 71 ساڵە ڕێکخراوی تەندروستی جیهانی حوتی چواری کردوتە ڕۆژی جیهانی تەندروستی لە پێناو بەخشین و پێدانی هۆشیاری و ڕێنماییەکی شیاو لەبارەی تەندروستیەوە. لە هەرێمی کوردستان تا چەند تاک یا خێزانەکان هۆشیاری و ڕێنماییەکی بەرچاویان هەیە لەبارەی تەندروستی خۆیانەوە. بینەرمان بن لەم راپۆرتەدا ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانتان بۆ دەگوازمەوە. بەڵێ ئەوەش یەکێکە لەو کێشانە کە ئێمە نەبوونی خێزان کەم تەرخەمی خێزان بە تایبەتی دایک و باوک یەکێکە لەو ئەرکانەی کە زۆر پێویستە لە نێو ئەندامانی خێزان کە وشیاری زۆر بکرێتەوە. بە تایبەتی دایک و باوک زۆر پێویستە بەسەر مناڵەکەیەوە کە بتوانێت تەندروستێکی باش بە منداڵەکەی بگەێنێت و بتوانێت مناڵەکەی وا فێر بکات کە لە ئایندەدا پێویستی بە تەندروستێکی باشە بێت. بسم الله الرحمن الرحيم. والله طبعا ئینسان مەسەلە ڕۆژێک تایبەت کرابێ بە شتە غەدرانی ئینسان تەنها یەک ڕۆژ تایبەت بکە بە بۆنەیەک. هەموو ڕۆژەکان پێویستەکە ئینسان احتیمام بە تەندروستی بدات. ڕۆژێکی گرنگە بەڵام بەداخۆ لە کۆمەڵگەی ئێمە تاک زیاتر یعنی خۆی بڕیاری تاکلانە بڕیارەیە زیاتر هەوڵەیە دەرمان بەکاربێنێ بەبێ ئەوەی گرنگی بچێتەوە لای ڕاوێژ بە دکتۆرێ بکات. لەبەرەوە پێویستە ڕۆژی گیانی بەزڕابگیرە و زیاتر گرنگی پێ بدرێت. بەتاکید زۆربەی تاکی کوردی وەک نەخشە ڕێگایی نییە لەبەرەوەی کە هۆشداریەکیوانە باش نییە بۆ تەندروستی لە میدیاکانە لە ڕۆژنامەکانە لە سۆشیال میدیایە وایە کەسی ئێمە ئەوانە هۆشدار نییە بۆ ئەو بارەیە. ئەوەشی کە هۆشدار بە مەگەر خۆی لە ماڵە کەسێکی تۆبی هەبێ هیچ کەسە باشەکان لە بواری تۆبە ئەجینا ئەوەی تری ئەوانە هۆشدار نییە.
لە کۆنەوە فێرکراوین کە خۆپاراستن لە چارەسەر باشترە. تاکەکانی کۆمەڵگە کەم تا زۆرێک هۆشیاری و ڕێنماییەکی وایان هەیە لەبارەی ڕۆژی جیهانی تەندروستی، بەڵام تا ئێستا ئەمە نەبووتە دیاردەیەک کەوا هەموو تاکەکانی کۆمەڵگە بە جۆرێ ڕێنمایی بکرێن، بە جۆرێ زانیاریان هەبێت کە بەر لە چارەسەر بەر لەوەی کە نەخۆش بکەون لە هەوڵی خۆپاراستندا بن. ڕاز کاکە مەحموود تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمان. بەڵە بەڕێزان بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر هاوکار خەلیل پزیشکی پلەبەندمان کردووە کە دکتۆر زۆر بەخێربی بزانین ڕۆژی جیهانی تەندروستی بۆ کۆمەڵگەی ئێمەش تا چەند گرنگە. سەرەتا سوپاسانەکەم بۆم دەرفەتە خۆی ڕۆژی جیهانی تەندروستی یەکێکە لە 8 کەمپینە جیهانیەکی بواری تەندروستی بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوی WHO کە ڕێکخراوێکی عالەمیە بڵێن سەرپەرشتی هەموو پرۆژە تەندروستیەکانی جیهانەکە و سەرجەم هۆشیارە تەندروستیەکان لەوە بڵاو بنەوە. ئەم ڕێکخراوە ساڵی 1984 ڕۆژی حوتی مانگی هەموو ساڵێکی دیاری کرد بە ڕۆژی جیهانی تەندروستی. وەک چۆن بۆ نمونە ڕۆژی جیهانی سیل هەیە، ڕۆژی جیهانی هەوکردنی جگەر هەیە، هەفتەی جیهانی کوتان هەیە، ڕۆژی جیهانی ئایدز بە هەمان شێوە 8 کەمپینە. یەکێک لەو کەمپینە جیهانیانە ڕۆژی جیهانی تەندروستیە کە ئەمڕۆ دیاری کراوە. بەڵێ لەم ڕۆژەدا هاوڵاتی دەبێت چی لە تەندروستی فێر بێت؟ بەڵێ خۆی ئەگەر باسی دروشمە بنەڕەتیەکەی ڕۆژی جیهانی تەندروستی بکەین، ئەم ڕۆژەیە لە هەموو جیهانە هەڵوێستەیەک لەسەر تەندروستیە کرێ، واتە لە هەموو جیهانە لە هەموو وڵاتانی جیهان هەڵوێستە لەسەر تەندروستیە کرێت تا بزان ئایا تەندروستی لە بواری تەندروستی لە چ ئاستێکدایە و ئایا خزمەتگوزاری تەندروستی لە هەریەک لە وڵاتان گەشتوەتە چ ئاستێ، ئایا خزمەتگوزاری تەندروستی گەشتوەتە ئاستی پێویست تا بگا بە ئامانجەکەی خۆی. بۆیە لەسەر جەم وڵاتان بۆ نمونە وڵاتە پێشکەوتەکانی جیهان لەلایەن ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی هەروەها ڕێکخراوە تەندروستیەکان چەندین چالاکی جۆراوجۆر پێشکەشەکرێ، چەندین راپۆرتی تازە بڵاوەکرێتەوە ئایا پلانی نوێ چییە بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشی و ئایا پلانی چارەسەری نوێ چییە. هەموو ئەمانە لە پێناوی بڵێن یەک مەبەستایە، ئەویش ئامانجی تەندروستی جیهانیە. وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانجی تەندروستی جیهانی بەم شێوەیە پێناسەیەکە کاڵێ هەر تاکێک یا هەر کۆمەلگایەک بگاتە خزمەتێکی تەندروستی پێویست کە هەر کاتێک و لە هەر شوێنێک بێت دڵنیا بێت لە هەبوونی خزمەتگوزاری تەندروستی. یعنی هەموو ئەم چالاکیانە کە لەم ڕۆژەیە ئاکرێ بۆ یادخستنەوەی ئەوەیە کە خزمەتگوزاری تەندروستی بگاتە ئاستێک کە ئامانجی تەندروستی بپێکێت. بەڵێ کاکتۆر بە بڕای بەڕێز بڵێن دامودە ئەرکی دەستگا تەندروستیەکان و حکوومەت لەم ڕۆژەدا چی و دەبێت چی؟ من پێم وایە نەکات ئەرکی حکوومەت و دام و دەستگا تەندروستیەکان تاکیش لەم ڕۆژە ئەرکی هەیە. ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان وەکە حکوومەت هەروەها وەزارەت تەنانەت میدیاش ئەوەیە لەم ڕۆژە گرنگی بە هۆشیاری تەندروستی بدات، گرنگی بە پرۆژە خزمەتگوزاریەکان بدات لە بواری تەندروستی ینی خزمەتگوزاری تەندروستی. بۆ نمونە تا ئێستا فەرمانگە تەندروستیەکانی ئێمە نەخۆشخانەکانی ئێمە پرچەک نەکراون بە پێی پێویست. ینی بۆ نمونە ئەگەر سەرنجی بدەی بەراوردی بکەی ژمارەی پزیشک و پەرستار لە وڵاتی ئێمەیە لە چاو وڵاتە پێشکەوتەکانی ئەوروپا ینی زۆر کەمە بە هیچ شێوەیە ناگاتە ستاندەردێکی جیهانی. بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتێکی پێشکەوتی وەکو بەریتانیا ڕەنگە لە زۆرینەی نەخۆشخانەکان ژمارەی پەرستار بەرامبەر بە نەخۆش 5 بە 1 بێت، 1 بە 5 بێت ببوورە، واتە بۆ هەر 5 نەخۆش یا کەمتر پەرستارێکە بێت. بەڵام لە نەخۆشخانەکانی خۆمان بۆ نمونە لە قاوشێک جاری وایە پەرستارێک بە تەنها خۆی سەرپەرشتی 20 بۆ 40 نەخۆشەکە کە ئەمەش لەم کاتەیە بەڕاستی ناتوانانی چاوەڕێی کوالیتیکی باشی خزمەتگوزاری تەندروستی بکەیت. وەکو پزیشک ڕەنگە دەسەڵات نەبێت لە بەرەوەی زۆرێک لە پزیشکان وڵاتی ئەمە کۆچیان کردو بۆ دەروی وڵات، هەروەها لە ئێستایا پزیشکێک نەماوە کە خوێندنی تاو کردو بێ دانەمەزرابێت. بەڵام لە ڕاستیە چەندین پەرستارمان هەیە، پەرستاری زانکۆ یاخود کارمەندی تەندروستی کە خوێندنیان تاوا کردووە بەڵام تا ئێستا دانەمەزراون. لایەنە پەیوەندیدارەکان ئەتوانن بە دامەزراندنی پەرستاری پێویست ژمارەی ستاندەردی پەرستار وەکو وڵاتان لێ بکەن تاوەکو کوالیتیکی باشی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێت. هەروەها ڕێکخراوەکان یاخود میدیا ئەتوان گرنگێکی باشتر بدەن بە هۆشایی تەندروستی. یعنی من پێم وایە لە ئێستایا میدیا یاخود ڕێکخراوەکان مەرج نیە تەنها کار لەسەر کۆمەڵێشتی ڕۆتینی و تەقلیدی دووبارە بکەن. بۆ نمونە ڕێنمایی تەندروستی تەنها خۆی لەوایە نەبینێتەوە باز لە سوودەکانی سێو بکە یا باز لەوە بکە ڕۆژانە خواردنەوەی کوپێک قاوە یا چاچیت لە یەکا چی لێ ناکە. چونکە بەڕاستی بۆ نمونە زیانەکانی چای سوودەکانی چا ڕەنگە هەر کەسێک پۆلی بڵێن گەشتبێتە خوێندنێکی خۆناغێکی خوێندن خۆی بتوانێت لە ئینتەرنێت سێرچ بکە و بیهێنێ. بەڵام گرنگە لە ئێستایا گرنگی بە کۆمەڵی بابەت بدرێ کە بەڕاستی باز نەکراون، چونکە تاکی ئێمە هۆشایی تەندروستی زۆر کەمە بەداخەوە ینی هۆشایی تەندروستی تاکی کۆمەلگای ئێمە لە ئاستێکایە کە بۆ نمونە ئەمە بە نمونە باسەکەم
گرفتی بۆ نەخۆشخانەکان دروست کردووە گرفتی بۆ پزیشک دروست کردووە بەداخەوە بۆ نمونە تەنانەت کەسانمان هەیە خاوەن شەهادەن ڕۆشنبیرن ڕەنگە پێی بڵێ تۆ زەختت هەیە سەردانی پزیشکێکی باتنی بکە ڕەنگە پێت بڵێ خۆ من سکمێژ ناکە بۆ بڕۆمە لای باتنی یعنی تا ئێستاش وەشای تەندروستی لە ئاستێکە کە پێی وایە دکتۆری باتنی یا دکتۆری هەناوی تەنها پەیوەندی بە ناوسکەوە هەیە بەڵام دکتۆر سەرچاوەکانی ئەم هوشیاریەیە لەکوێ بۆی کە هاوڵاتی وەری بگرێت تەنها لە ڕۆژی گیانی تەندروستیە یا لە ڕۆژی گیانی بۆ نمونە نەخۆشی شەکرەیە یا ڕۆژە گیانیەکانە یا دەبێت سەرچاوی تر لە بەردەستە هەبێ بۆی کە تاک نەک تەنها ڕۆشنبیرەکە هاوڵاتیەکی ئاسایش کە خوێندەواری نییە دەستی بگاتە ئەم سەرچاوانە بەڵێ خۆی لە ڕاستیا وەک باسم کرد ڕۆژە جیهانیەکان تەنها بۆ هەڵوێستە لە سەرکردنە ینی تەنها بۆ ئەوەیە لەم ڕۆژەیە هەمومان یادمان بکەوێتەوە گرنگی بە بوارەکە بدەین هەڵوێستێکی لەسەر بکەین بزانین بوارەکە گەشتوتە چ ئاستێ چوەک تاک چوەک وەکوتم لایەنە پەیوەندیدارەکان وەکو سەرچاوە تاک خۆی ئەرکی لەسەرە بەڕاستی خۆی بەدوای سەرچاوای بگەڕێ خۆی گوێ بگرێ خۆی پرسیار بکە وەکو ڕێکخراو یاخو میدیاش ئەتوان بەرنامەی تایبەت دابنێن یاخود لە سایتە باوەڕپێکراوەکانەوە چەندین ئێمە بابەتی گرنگی هۆشیاری تەندروستیمان هەیە ئێمە لە کوردستان ڕەنگە زۆر کەسانێکمان هەبێت لە بواری تەندروستی کۆمەلگا کەسانی عەبقەریمان هەیە کە ڕەنگە لە ئاستی نێودەوڵەتیش باوەڕپێکراون سیمیناریان بۆ ڕێک بخرێ گوتاریان بۆ ڕێک بخرێ هەرچەند وەک ئاگام لێ بێ ینی کەسانێک هەن شخصی خۆیان سەربەخۆ گرنگی بۆ بوارە دەن خۆیان خولەکەنەوە ڕاهێنانەکەنەوە دەستیان خۆش بێ بەس تەسەور ناکەم پشتگیریکی ئەوتویان هەبێ لای حکوومەتەوە لای لایەنە پەیوەندیدارەکانەوە کە ئەمە بکرێتە شتێکی ینی ڕسمی تەنانەت من پێم وایە لە قوتابخانەکانیش ئێستا لە قوتابخانە سەرەتاییەکان قەیچێکە با لە قۆناغی خوێندنی ناوەندیەوە وەک پاشکۆیەک بۆ وانەی زانست یا زیندەوەرزانی هۆشیاری تەندروستی هەبێ ینی گرنگە لە سەردەمی مناڵیەوە مناڵ بزانێ تەندروستی خۆی چەنە گرنگە چۆن خۆی بپارێزێ یا خوێندکارێکی قۆناغی ناوەندی گرنگە بزانێت چۆن لە حاڵتێکی کتوپڕا چۆن خۆی بپارێزێ چونکە ڕەنگە چەندین کات نەخۆشی ئێمە هەبێ تەنها مناڵێک لای بێت یا تەنها کەسێک لە قۆناغی ناوەندیا بێ هاوڕێی نەخۆشەکە بێ لە ماڵەوە چونکە ئەمانە هەمووی وامان لەیەکا کە سیستەمی تەندروستیمان بەرەو پێش بڕوە چونکە وەک وتم سیستەمی تەندروستی بەڕاستی تەنها بریتینە لە پزیشک تەنها بریتینە لە پەرستار یاخود دەرمان و نەخۆشخانە نەخۆش خۆی هۆشیاری تەندروستی نەخۆش لای نەخۆش بەردی بناغی سەرکەوتنی پرۆسی تەندروستی تا چەندە متمانە کاریگەری هەیە لەسەرم هوشیاربوونی هاوڵاتی لە نێوان تاک و کەرتی تەندروستی چونکە دیارە لە ئێستا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان لای هەندێک لە هاوڵاتی ڕەنگە زۆر جێگەی باوەڕ و متمانە نەبێت چونکە ئاڵۆزیەکی زۆری تێدایە چی بکرێ بۆی کە متمانەیە پێیا بکرێتەوە کاریگەری هەیە بەسەر هوشیاربوونەوەی تاکە بەڵێ بەڕاستی متمانە گرنگی زۆرە چونکە لە ئێستا ئەگەر تاکێک متمانی بە نەخۆشخانەکەی خۆی نەبێ متمانی بە پزیشکانی خۆی نەبێ متمانی بەو خزمەتە نەبێ کە لەو نەخۆشخانەی ڕەنگە پێشکەشی بکرێ ناتوانێت نەک هەر بە شێوەیەکی ئاسایی سەردانی بکە بەڵکو ناتوانێت ئەو چارەسەری ئەو ڕێنمایی لای پزیشکەکەی وەریەگرێت جێبەجێ بکە بەڕاستی سەبارەت بە متمانی نێوان پزیشک و نەخۆش یاخود نەخۆش لەگەڵ کەرتی تەندروستی ئەرک لەسەر هەر هەمومانە ینی چتاک وەکو ئێمە وەکو پزیشکان وەکو پەرستاران و لەسەر میدیا و لەسەر لایەنە پەیوەندیدارەکان چونکە لە ئێستاە بە بۆنی کۆمەڵێک بابەتەوە بەڕاستی متمانە لە نێوان نەخۆش و کەرتی تەندروستی نەماوە ئاڵۆزیەک دروست بووە کەمە ئەرکی هەمومانە ئەو ئاڵۆزیە ڕێک بخەینەوە ئەم بێ متمانێ نەهێڵین ئەمەش بەردی بناغەکەی بریتە لە زیادکردنی هۆشیاری تەندروستی ینی بۆ نمونە چ کاتێ نەخۆشی ئەمە متمانە پەیدا ئاکاتەوە بەرامبەر بە کەرتی تەندروستی یەکەم نەخۆشەکەمان هۆشیارێکی تەواوی بدرێتێ نەخۆش بزانێت بۆ نمونە چ حاڵەتێک ئاسایە چی نەئاساییە هۆشیاری بدرێتێ ئایا ئەگەر حاڵەتێکی نەئاسایی لە خۆیان بەدی کرد ئەم حاڵەتە حاڵەتێکی گەرمە یاخود ساردە حاڵەتی گەرمواتە حاڵەتە تەواریەکان ئەوەی کە پێویستە لەم کاتانەیە سەردانی نەخۆشخانە تەواریەکان بکەیت حاڵەتی ساردیش حاڵەتێکی ئاسایە کە توانین چەند ڕۆژ چاوەڕێ بکەیت دوای سەردانی سنتەری ڕاوێژکاری بکەیت یا سەردانی یەکێک لە کلینیکەکان بکەیت ئەمە بزانێت پاشان بزانێت چۆن مامەڵە لە نەخۆشخانە مامەڵە بکە بەڕاستی ئەمە پێویستمان بە پرۆژەی تایبەتە تاوەکو تاکی خۆمان ئاش بکەینەوە لەگەڵ سیستەمی تەندروستی تاکی خۆمان متمانە بە تەندروستی بکاتەوە بتوان بۆ نمونە بزانێت لە نەخۆشخانەکان چۆن مامەڵە بکە لەگەڵ پزیشک چۆن مامەڵەکە چۆن مامەڵ لەگەڵ نەخۆشەکەیەکە چۆن مامەڵ لەگەڵ نەخۆشەکانی تریشەکە هەموو ئەمانە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە متمانێکی باش دروست ببێ بەمەش سەرجەم پرۆسی چارەسەری نەخۆشەکان بەسەرکەوتوی ئەنجام بدرێت دکتۆر ئێستا بە تایبەتی لە سەروبەنی ڕۆژی گیانی تەندروستی نزیکە بینەوە یا هەندێک لە نەخۆشیە تایبەتەکان کە ڕۆژێکیان بۆ تەرخانکراوە زیاتر ئەو قوتابیانە دەبینرێت کە لە بەشە پزیشکیەکانن هەڵمەتی هوشیارکردنەوە و کەمپین و یا خێوەتی گەڕک دروستەکەن بۆ شوێنە جیاوازەکان بۆچی ئەمە زیاتر ڕاستە ڕەنگە لە کەرتی تەندروستی لایەنە حکوومیەکە پشتیوانیان کات و مۆڵەتیان بداتێ بۆچی لە ناو پزیشکەکانە ئەمە نابینرێ بۆچی وەکو لایەنی پەیوەندیدار خودی حکوومەت ئەم کەمپینانە نابینرێ بۆ شار و شارۆچەکان بۆ زیاتر گەیاندنی هوشیاری بە تاک والله ئەوە ڕەنگە تا حدێک پەیوەندی بە حکوومەتەوە هەبێت کە بۆچی ئەو پرۆژانیان نییە
بەڵام خۆی ئەوە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆی لە کۆمەلگای خۆمانە بڵێن تەندروستی کۆمەلگا پشتگوێ خراوە ینی ڕەنگە ئەگەر ڕوونکردنەوەیکی بچووک بدەم لەسەر تەندروستی کۆمەلگا تەندروستی کۆمەلگا چییە فەرقی هەیە لەگەڵ تەندروستی ئاسایی بۆ نمونە ئێمە وەکو پزیشک مامەڵە لەگەڵ تاکی نەخۆشاکەین ینی کە تاکێک نەخۆشەکەوێ ئێمە مامەڵی لەگەڵاکەین چارەسەریەکەین بەڵام پرۆژەی تەندروستی کۆمەلگا یا کۆمونیتی هێڵت ئەم پرۆژانە مامەڵە لەگەڵ هەموو کۆمەلگایەک ئەکەن وەک یەک نەخۆش ینی هەموو کۆمەلگا بە یەک نەخۆشە بینێ بە چاوی یەک نەخۆشەوە بۆ نمونە سەرچاوەکانی مەترسی لەسەر کۆمەلگا کەمەکاتەوە ئەو هۆکارانی کە بنەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لەسەر کۆمەلگا کەم یەکاتەوە کە ڕەنگە ئەم پرۆژانە بۆچی گرنگە ئەم پرۆژانە ئەبنەهۆی ڕێگریکردن لە توشبوونی کۆمەلگا بە نەخۆشیێکی دیاریکراوە ئەبنەهۆی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی نەخۆشیە کە ڕەنگە سەدان کەس یا هەزاران کەس لە کۆمەلگای تووشی نەخۆشی بکەن بەڵام ئەگەر ئەم پرۆژانە سەرکەوتو نەبێ یاخود لە کۆمەلگایەکە پرۆژەی وانە بێت ئەم کەسانە تاک بە تاک سەدان کەس هەزاران کەس تووشی نەخۆشیەکە ببن ڕەنگە تێچوویەکی زۆر زیاتری بێ ینی ئەگەر حکوومەت یا لایەنە پەیوەندیدارەکان گرنگی بە پرۆژەکانی کۆمەلگەی تەندروستی کۆمەلگا بدەن وەک جەنابەت باس کرد تەنها خۆی لە قوتابیانی تەندروستیان نەبینێتەوە لایەنە پەیوەندیدارەکان پرۆژەی گەورە بە ڕسمی پێشنیار بکەن تەندروستی کۆمەلگا بە تێچوویەکی کەمتر ڕێگری ئەکا لە بڵاوبوونەوەی زۆرێک لە نەخۆشی ڕێگریەکە لە تەشەنەکردنی کۆمەڵێک حاڵەتی ناتەندروست کە ڕەنگە ئەگەر تاک بە تاک چارەسەری ئەو حاڵەتانە بکەیت تێچوویەکی زۆر زیاتری بێت دکتۆر لەم ڕۆژەدا پێویستە تاک چی بکە بۆ نمونە پێش نەخۆشکەوتنی بیر لە تەندروستی خۆی بکاتەوە یا بیر لە چارەسەر بکاتەوە لە خۆی قسەیەکی زۆر گرنگترین ڕێنماییتان لەم ڕۆژەدا چییە؟ ڕاستە فەرمی خۆی قسەیەکی زۆر باو هەیە کاڵێ خۆپاراستن لە چارەسەرکردن باشتر من وەکو خۆم هیوای تەندروستێکی سەلامەت بۆ هەموو هاوڵاتیان نەخوازم هیواخوازین ئێمە کە ئەم قسەیە لە قسەی سەر کاغاز لە قسەیەکی سەر سۆشیال میدیا و ببێتە بابەتێکی جدی بەڕاستی ئەمە پێویستە تاک بە تاک هەمومان چوەک ئەوانی لە بواری تەندروستی کارەکەن چوەک ئەوانەی کە هاوڵاتی ئاساین ئەم قسەیە کە ئەڵێ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ببورن لە ژیانیانە جێبەجێ بکەن چونکە بەڕاستی ئەگەر ئێمە بواری تەندروستی سەرنج بدەین بڕۆینە نەخۆشخانەکان زۆرینەی ئەو کەسانی کە توش بە نەخۆشی بوون ئەگەر راپۆرتیان لەبارەوە بکەی ئەگەر لێکۆڵینیان لەبارەوە بکەی چارەسەر ینی خۆپاراستن لەو نەخۆشیە توانی بیدۆزیتەوە کە زۆر شتێکی ئاسان بووە چونکە خۆپاراستن ئەبێتە هۆی ئەوەی کە لۆدێک لەسەر نەخۆشخانەکان کەم بکاتەوە کە ئەمەش دیسانەوە ئەرکی تەندروستی کۆمەلگایە چونکە پرۆژەکانی تەندروستی کۆمەلگا کۆمونیتی مێدیسن ینی باز لە خۆپاراستنەکە ینی گرنگی بە خۆپاراستنەدا پێش توشبوون بە نەخۆشیەکە پێش بڵاوبوونەوەی نەخۆشیەکە هەموو ڕێکارەکانی خۆپاراستن فەرامهێنێ بەمەش لۆد لەسەر نەخۆشخانەکان کەمە بێتەوە تێچوو لەسەر حکوومەت کەمە بێتەوە تاکێکی تەندروستی هۆشیارمانە بێت حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان بەتێبەت بە کەرتی تەندروستی تا چەند لە ئاستی بەرزنرخاندنی ڕۆژی جیهانی تەندروستیدان وڵی تا ئێستا ئەوەندەی ئاگدار بین ڕەنگە وەک وڵاتانی جیهان گرنگیان بە ڕۆژەکە نەدابێ لەبەرەوەی نەک هەر ئەم ڕۆژە ڕەنگە زۆر شتر لە وڵاتی ئێمەیە شتێکی تازە بێ ینی تازە بە تازە لە وڵاتی ئێمە و لایەنە پەیوەندیدارەکان بیانەوێت گرنگی پێ بدەن بەڵام هیواخوازی نیشاڵە لە مەودووە لە ڕۆژی جیهانی تەندروستیە وەک سەرجەم وڵاتە پێشکەوتوەکانی تر گرنگی بە ڕۆژەکە بدرێ هەڵوێستە بکرێت لەسەر خزمەتگوزاری تەندروستی هەڵوێستە بکرێت لەسەر ئەو پرۆژانێک کە هەن بۆ هۆشیاری تاکی تەندروست هەڵوێستە بکرێت لەسەر ئەو پرۆژانێک کە پێویستە هەبن بۆ پاراستنی کۆمەلگا لە زۆرێک لە نەخۆشیەکان گرنگی بدرێ بۆ نمونە بە کوتانەکان دووبارە گرنگی بدرێ بە بڵاوکردنەوەی کۆمەڵێ توانی گۆڤاری تایبەتدابنی بە هۆشیاری تەندروستی تەنانەت لە قۆناغەکانی خوێندنیشا گرنگی بدرێ بە دانانی بەرگەی تایبەت بە هۆشیاری تەندروستی شەیداگە پرسیارێکنەوە من دوایین پرسیار لە خۆی دکتۆر بۆچی دکتۆرەکان نەخۆش ناکەون زۆر جار دەڵێن دکتۆر نابینن نەخۆش بکەوێت وەڵای خۆیەوە قسەیەکە پێما بێت لە فیلمەکانە بیستومەگەڵێت چۆنە بێت دکتۆر نەخۆش نەکە بەڵام وانی ئێمەش نەخۆشەکەوین بەڕاستی ئێمەش زۆر جار کە خۆمان نەخۆشەکەوین یا خۆمان ئەگەر لە پسپۆرێکی خۆمان بێ دەرمانی بە خۆمانە نووسین یا خۆت سەردانی هاوڕێکمانەکەین واتێوەش نەخۆش دەکەون بەڵێ نەخۆشەکەین بە هیوای سەلامەتی سەلامەت بن زۆر بۆ هەموو لایەک سەرتەوەری دواتر بینەرانی عزیز دیارە بەشێک لە قوتابیانی زانکۆ لە بەشە پزیشکیەکان بە هاوکاری پزیشکە پسپۆڕەکان لە پێناو هوشیاری خەڵکو و خزمەتێک بە خەڵکو و ڕاهێنانی خۆشیان لە بابەتە پزیشکیەکانیاندا دەچنە ناوچە دوورە دەستەکان چادرگەی پزیشکی هەڵدەدەن ئەم تیمانە لە چەند بەشێکی جیاواز پێکاتون بینینی نەخۆش چەند جۆرە پسپۆڕێکی نەخۆشی و تاقیگەیان داناوە دیارە هاوکارمان وشار محەممەد لە قەزای پێنجوێنەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین و دواتر دەچینە لای بڕگەکانی تری بەرنامەکەمان.
بەشێک لە پزیشکان و پەرستارانی پارێزگای سلێمانی ڕۆژانە و مانگانە سەردانی قەزا و ناوچە جیاوازەکان دەکەن بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری و زانیاری زیاتر بە هاوڵاتیان و فریاگوزاری خێرا و پشکنینی خوێن و چەندین بەشی دیکە. ئەمڕۆ ئەو تیمە هاتوونەتە قەزای پێنجێن ئەمە بزانم ئامانجیان و هۆکاری هاتنیان دەیانێت چ پەیامێک بە هاوڵاتیان سنوورەکە و بەتەنانەت بە بەشێک لە نەخۆشان درێژ قاین چی پەیامێکیان بیگەێنن بۆ زانیاری زیاتر چینە لایەن و بزانین ئەمڕۆ چی خزمەتێک پێشکەشی قەزای پێنجێن و هاوڵاتیان دانیشتوانەکەی دەکەن لەگەڵمانە بن. ئێمە ژۆکو تیمی FAO بە هاوبەشی لەگەڵ گروپی گزنگی قەڵای پێنجم بەش تەندروستیەکان هەڵسان بە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە بۆ شارەچەی پێنجەم دیاران ئەم فیستیڤاڵە یەکەم جارە لە شاری پێنجۆنە ئەکرێت و ئێمە ئامانجمان لەمە هۆشارکردنەوەی خەڵکە خۆی ئەم تیمانە پێویستە لە هەموو شوێنێک پشتگیریان بکەوە سپۆنسەریان بکرێ بەڕاستی بۆی کەم هۆشاریان تەنها ڕۆژی جیهانی تەندروستیەکان دڵسۆزیان نوان بۆ دانیشتوانی شارەکەمان ئێمە هەمیشە قەرزاریانین بە هەمیشەی بەڕاستیەوان خزمەتی ئێمەیان کردووە شەو ڕۆژیان خسۆتە سەریاک لە خزمەتی ئێمەیان بوون ئێمەش بەڕاستی واجبی سەرشانمانە ڕێز لە تاک یەکەیەکەیتیان بگرین دووبارە دەستخۆشیان لەکەین کە ئەمڕۆ بەم کەشوهەوایە هاتنە سەرم شەقامە و ئێمەیان ئاشنا کرد بە ئیشوکارەکانی خۆیان ئەگەر ناوی بزانی ناوێکین بانگەکەین فلانە کەس وەزە چۆن ئەگەر وەڵامیایەوە باشە وەڵامی نایەنەوە هەردووشانی عزیێتین بە عزیێتێکی کەم تا وەڵاممان باتەوە ئەگەر ئەوەش نەبوو بۆ سێمیان لەسەر سنگی دەستداانین و عزیێتێکی سنگی بزانین وەڵاممانەیەتەوە ئەگەر وەڵامی نایەنەوە ئەو دیارەوە ئەم کەسە باش نێ پێویستەکە تەلەفۆن بکەین بۆ ئیسحافەکانە ئاگاداریان بکەین و کە شتێکی وایە سەرتا بخەربن بەڵێ چەندە بۆ ئەمە گرنگە بە ئەوەنش ئەو نەگرنگە چونکە ئەوانەی کەینە ناوباری توبیەوە خەڵکی ئاستایی بوون پێشووتر ئەنی ئەبێ معلوماتێکە بێ لەسەری بۆ منە کێنە خەستەخانە زۆربیان بۆ منەگەر شکایی بەیان حادیسەیەک بێت زیاتر ئەوەی کە زەرری هەڵگرتنەکەی بۆ زەرری حادیسەکە نەبێن زەرری ڕداوەکە نەبوو لەسەری ئیتر ئێمە شۆشاریانەکەینانێ ئاگاداری بڵاوکەینەوە ئیتر هەنگاوەکانی فراگوزاری سەرتایی بە هەنگاو باسەکەین بۆیان و ئەوانیش لێمان وەرئەگرن و جێبەجێەکەن وەڵامدانەوەن زۆر باشە گوێگرن بە بابەتەکان جای کلیان پرسیتوانێ شتەکان هەم ێزان وەکو خۆمان وەکو لە ڤیدیۆکەدا بینیمان بەشێکی زۆر لە مێزەکان تایبەت بوو بە پشکنینی خوێن هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و وەدەخۆشان لە شۆنێکی چارەسەرکردن و بە تایبەتی فریاگوزاری بۆ ڕووداوە هەرچۆنەی کە بەشێک لە شۆفێران و هاوڵاتیان لە ڕێگاکان تووشی دەبن و یەکەم کەس هاوڵاتیانی ئاسایی چۆن بتوانین یارمەتی بدەن بەبێ ئەوەی زیانی لێ بدەن و بڕیاریشیان داوە سەرجەم شار و شارژەکانی دیکەی میسان متعلق لە پارێزگای سلێمانی بەسەر بکەنەوە وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجێ دیارە ئەمڕۆ هەڵمەتێکی نیشتیمانی لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆ کوتان دژی فلیجی بڵاو دەبێتەوە یا ڕادەگەێنرێت بۆی کە ئەو منداڵانی لە تەمەنیان 1 ڕۆژ تا 5 ساڵە کوتانیان بۆ بکرێت لە ڕێگەی تیمە تایبەتەکانی کەرتی تەندروستیەوە. من چەند بڕگەیەکی تر ماوە لە بەرنامەکە کە بە تایبەتی بەوانێکی تایبەتم دەبێت لەسەر کوتان دژی فلیجی واروا بڕگەی پەیام نێران و وەکەوتی میوانە بە ڕێزەش کێسە لە ناو ستۆدیۆ هێشتا بەڵام ناوبڕێکی کورد وەردەگرم و دواتر دێمەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە بڕگە و بابەتی بەرنامەکانمان هێشتا ماون کە پێشکەشیان بکەین بڕگەی پەیامنێرانمان ماوە میوانی تایبەت لە شاری سلێمانی بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی کە قسە و گفتوگۆی لەگەڵ دەکەین لەسەر کوتانی دژی ئفلیجی و هەروەها دوو میوانی تر لە ناو ستۆدیۆ کە لە ئێستادا سەرقاڵی وێنە کێشانەکانیانن دوجار دەچینە لایەن بۆی کە بزانین چیان کێشاوە بۆمان و دەستڕنگینیەکان لە چه بابەتێکی تردایە بەڵام لە ئێستادا دەچینە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچەکان دیارە سامان فەتەح لە هەڵەبجەوە لەگەڵمانایە سامان سڵاو لێبێت ئەگەر پێم بڵێ لە هەڵەبجام ڕۆچیە گوزارێت سامان ئەگەر گوێت لێم بێت بەڵێ کاک جەلال سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان و توانم بڵێم لە سەرانسەری عێراقدا کاڵمەتی دیارە سامان ئەگەر گوێت لێم بێت بەردەوام بە ساڵ بکوترێن و دوور بن لە نەخۆش من ئێستا بۆ زانیاری زیاتر دەچمەلای فەرموو سامان بەڵێ کاک جەلال من بۆ زانیاری زیاتر دەچمەلای کاک لوقمان لە بەڕێوەبەراتی چاودێری تەندروستی پارێزگای هەڵەبجە کاک لوقمان ئەم هەڵمەتە تا چەند گرنگە بۆەوەی کە مناڵان بکوترێن و ڕێنماییتان بۆ هاوڵاتیان چییە؟ سەرەتا دەستخۆشیتان لەکەین دیارە ئەم هەڵمەتێکی نیشتیمانیە لە هەرێمی کوردستان و عێراق بەشداری تیاکە هەڵمەتەکە بۆ ئیفریجی مناڵانە دژی نەخۆشی ئیفریجی مناڵان قەترێ دوو قەترە کردە دەی مناڵەکە دژی ئەو نەخۆشیە دیارە هاوکات لەگەڵ ئەمڕۆ کە حوتی چوارە ڕۆژی تەندروستی جیهانیە کە ئەو ڕۆژە ڕێکخراوی تەندروستی جیهانی دیاری کردووە کە بە دروشمی تەندروستی بۆ هەمووان
وە لە ناو تەندروستی بۆ هەمووان دیارە ڤاکسین یاکوتانێکێکە لەوانەی کە تەندروستی ئەگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان یاخود خۆپاراستنێکی بواری خۆپاراستنی تەندروستیەکە مناڵەکانمان لە نەخۆشە ڤایرەسەکان ئەپارێزێ. دیارە ئەم ڤاکسینە ڤاکسینی ئیفلیجی مناڵانی پێوترێ بە دوو شێوە کرێ خۆی بە شێوازی دەرزی ئەکرێەوە بە شێوازی قەترە ئەدرێ بە مناڵان. ئەم شێوازەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە بەردەوام دووبارە بێتەوە ئەمەیەکە دوو قەترە ئەدرێ بە مناڵان و تیمەکانمان وەکو باسمان کرد گەڕۆکە نەگەڕن بە هەموو ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕک ئەگەڕێن. ئەم نەخۆشیە تا چەند جێگی مەترسیەوە یاخود مەترسی نەماوە ئەم نەخۆشیە لە ناو خەڵکەوە بە تایبەت بۆ مناڵان بەڵام مەروەکو خۆپاراستنێک ئێوە ئەم هەڵمەتە ڕاگەێنن. دیارە ڕاگەاندنی هەڵمەتەکە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی عێراقی و منەظەماتی WHO و یونیسێفە لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان. ئەسڵی نەخۆشیەکە خۆی مەترسیدارە بەس مەترسی ئێستا نەماوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە چونکە چەندین ساڵە بۆ 15 ساڵە چێ تا ئێستا نەخۆشی ئیفلیجی مناڵان تۆمار نەکراوە تا هیچ مناڵێک تووشی ئەم نەخۆشیە نەبووە کەمە خۆشبەختانە بەس بۆ دووبارە بێتەوە بۆی کە تەواو بنەبڕکرێ بۆ دووبارە بێتەوە لەبەر ئێمە سنوورمان لەگەڵ هەندێک وڵاتایەکە وڵاتانە تا ئێستش سیستەمی تەندروستیان تێک چووە وەکو سووریا و شۆنانی کە شەڕ و ئاژاوی تایە یاخود سنوورێکی کراومان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیە ئەمە وامان لێکا کە وەزارەتی تەندروستی بگاتەوە قەناعەتی کە هەڵمەتەکان دووبارە و چەند بارە بکاتەوە. لە سنووری پارێزگای هەڵەبجە چەند مناڵ یعنی مافی ئەوەیە کە بکوترێ و ڕێنماییتان بۆ وڵاتیان بۆ دایکان و باوکان چییە؟ هەڵمەتەکەتان بەردەوامە بێت. طبعا عدد ژمارە مناڵانە نزیکی 10,000 زیاترە 1600 مناڵ ئەبێ لە سنووری پارێزگای هەڵەبجە کە مەفروزە ئەوەنە مناڵ بکوترێ هەندێک جار ئەم ژمارە زیاترە کا بەوەی لە دایک بوونەوە و هەندێک جار کەمترە کا بەو شێوەیە یاخود بەوەی مردنەوە یا بە لە دایک بوونەوە. ڕێنماییمان بۆ هەوڵاتیان ئەوەی کە بێن بە تەنگ تیمەکانمانەوەتێن ئەمە دوو تیمی سەرەکیمانەیە تیمێکی هۆشیاری تەندروستیمان هەیە کەمپینمان هەیە با بڵێن بەرنامەی رادیۆیی و تەلەڤیزیۆنی و بڵاوکراوەمان هەیە و تیمەکانی ترمان تیمی گەڕۆکیان پێوترێت کە ئەمانە کارەکە ئەنجامەیەن ئەویشەوەی کە ئەگەڕێن بە ماڵەکانە و مناڵی خوار 5 ساڵ قەترەکەنە دەمی مناڵەکە و لەو نەخۆشیە پارێزرێن ئینشاڵڵا بوارەکە بواری خۆپاراستنە کە هەمومان ئاگادانی کەڵم خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن یەکێک لە بوارەکانی خۆپاراستن کە کۆمەڵی ڕەکیزەی سەرەکی هەیە ئەویش کوتانە ڤاکسینە. کاکزەرا منەمەوێت ئەگەر بە کورتی دەرفەتم بدەیت ئاماژە بەشێک لە زانیاریەکانی ئەمڕۆی سنووری پارێزگای هەڵەبجە بکەم کە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە پانێڵێک بەڕێوە دەچێت لەبارەی زمانی هەورامیەوە لە نێوان زمان و شێوەزاردا کە لە بۆ کۆمەڵێک شارەزای بواری زمان و مامۆستایانی زانکۆی زمانی بەشی ئینگلیزی لە زانکۆکە بەڕێوە دەچێت دەر ئەمڕۆژ بڕیار وایە شاندێکی حکوومەتی عێراق سەردانی مەرزی تەوێڵە شوشمێ بکە بۆی کە کۆتا پشتین بۆ مەرزەکە بکەن بۆی کە لە داهاتوودا بیکەن بە نێودەوڵەتی بەڵام نەگەڕێمەوە لایەوە. سامان پانێڵەکە لەسەر زمانی هەورامی ئەگەر تۆش شتێک لە زمانی هەورامی تێدەگەی پەنەم واچە پانێڵەکە تایبەت سەر و چیشین کە قسێش سەرکردیەوە. کاک جەلال من ئەگەر چی دایکم هەورامیە بەڵام خۆم هەورامی نازانم بەداخەوە لی تێگەم بەڵام ئەورامی نازانم قسەی پێ بکەم بەڵام پانێڵەکە لەسەر ئەوەیە بەشێک لە خوێندکارانی قۆناغی سێ زمانی ئینگلیزی پانێڵەکە بەڕێوە دەبن وە بە چاودێری مامۆسانی بەشی ئینگلیزی زانکۆی هەڵەبجە پانێڵەکە دەربارەی ئەوەیە کە ئایا هەورامی لە نێوان بەکارهێنانی زمانی فەرمیداوە لە نێوان شێوەزاردا تا چەند گرنگە و ئەسڵی بەکارهێنانی زمانی هەورامی چۆن و چۆن بووە ئێمە ئێستا لە دوای ئەم لایڤە ئەچینە زانکۆی هەڵەبجە بۆ پانێڵە. زۆر سپاس سامان سپاس بۆ تۆ دیارە پەیامەی ترمان هەیە کە لە شاری هەولێرەوە پێم وایە وەلی سەلیم لەگەڵمانە حازرە وەلی ئیسلااو لێبێت گەر پێمان بڵێ ئەمڕۆ لە شاری هەولێر چیە گوزارێت؟ وەلی ئەگەر گوێت لێم بێت شێدە دیارە ئەمڕۆ پانێڵەکە لەسەر زمانی هەورامی هەردووکیشمان هەورامین بەزەوە سامان حەقوایە منیش و دایکشی گلەی لێ بکەین لەوەی کە چۆن تا ئێستا فێری بەڵام ئێمەش گلەیمان لە ئێوە هەیە کە لەگەڵ ڕاجە هەردووکان هەورامین و هەمیشە سۆرانی قساکەن ئەبێ ئەوەش بوتر
ئەویان کەتێ ڕێز دەکە هەمیشە بە سۆرانی قساکەین چکە گینە لە ئەسڵ هەورامین بە دڵنیایەوە بەشێک لە هەورامەکانیش کە مافی خۆیانە داوای ئەوە بکەن کە سەرچاوی زمانەکەی خۆیان بدۆزنەوە یا بۆیان دیاری بکرێت چۆن لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە شێوەزاری بادینی کە لە دهۆک تەنانەت چەندێک تابلۆی فەرمیان هەیە بە شێوەزاری بادینی بەڵام تا ئێستا لە هەورامانم ڕێگەیە پێیان نەدراوە بۆ هیوایی کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە مافەمان پێ بدەن کە بتوانین بە زمانی خۆمان یا بە شێوەزارەکەی خۆمان هیچ نەبێت تابلۆکان سەر دوکان و شوێنەکانی تر بە شێوەزاری زمانی خۆمان بێت. دیارە وەلی ئامادەیە وەلی سڵاو لێبێ ئەگەر گوێت لێمە دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە هێشتا پەیامنەرەکانی ترم ئامادە نەبوون. دەچمە لای ئەم دوو وێنە کێشەی کە لە ناو ستۆدیۆن سروە خانسڵاو لێبێ گەرچی لە پشتی تابلۆکەوەم لێرەوە چاوم لێت نییە پێم بڵێ سەرقاڵی چیت لە ئێستادا بەکوێ گەشتووی؟ بە هیوای بەدڵتان بێت ماوتە هێشتا تا کۆتایی بەرنامە تەواو یەکەیت؟ ئیشەڵڵا ئەو وێنەی کە دەیکێشی شتێکە لە خیاڵی خۆتا داتناوە یا لە ڕووی وێنەیەکی ترەوەیە؟ ئەمەیان بە خەیاڵی خۆمە هەنێ جار وێنەکان ئەگەر بەلامەوە جوان بێت وەریەگرم یعنی ئەیکێشمەوە لە دەریا بەڵام هەنێ جاریش فکرم بۆ دێ حەزەکەم ئیشەکانی خۆم زیاتر پەرە پێ بدەم. ئەمانی کە ئێستا لە ناو ستۆدیۆن هەمووی بەرانی خۆتن ئەم چەند وێنەی کە لێرەدانراوە کە بەداخۆم دەزانم وێنەی زۆرتر تێنابوو بەڵام چەندها جێگەم چەندانە هەبوویەوە کە ئێستا عرضیان بکەی هەمویان هی دەستڕەنگینی خۆتن؟ بەڵێ بەڵێ. هی کەی کێشاوتن ئەمانە؟ وڵاهی زیاتر تقریبی ساڵێکە بێت ئەو دوو تابلۆیە ئیتر ئەمانەی تریش کە شتادانراون ئەوانە تازن. چەند ساڵە خەریکی وێنە کێشانیت؟ هەر لە مناڵی و حەزم لە وێنە کێشان بووە بەردەوام لەگەڵ یا ڕۆشتوم لەسەر کاغەزی چیمەنتۆ پەرەم بە ئیشەکەم داوە کاتێک کە نەبوونی بووە ئیتر ئێستا گەشتمەتەوەی کە پێجدانێم و خەڵک داوای تابلۆ شت بکات خۆشحاڵێکی زۆر زۆرە بۆ من و هیوایەتم ڕسم وێنە کێشان و بابەتی دەستڕەنگینی ئەو شتانەیە. زۆر باشە چکامە هەر ینی لە دوورەوە بووە ئەم گفتوگۆیە دوجار زیاتر دیامە لای تۆ دیارە شێدانیوانی سلێمانی ئامادەیە. بەڵێ بەڕێزان هەڵمەتی نیشتیمانی کوتان دژی ئیفلیجی مناڵانی خوار 5 ساڵ بۆ ماوەی 5 ڕۆژ لەلایەن بەشی خۆپاراستنی تەندروستی سلێمانیەوە لە شار و شارۆچکەکانەوە دەستی پێکردووە. بەڵە بەڕێزان پێکەوە گرافیکێک دەبینین و دەچینە لای بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی. بەڵە بەڕێزان بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز کاک ڕزگار عەلی بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانیمان کردووە. کاک ڕزگار سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم سڵاو لە ئێوەی بەڕێز و لە هەموو دانیشتوانی شاری سلێمانی و هەموو هەرێم و هەر شوێنێکی ئەم جیهانە کە کوردی تێدا بژێ. زۆر سپاس بەڵێ کاک ڕزگار ئەم هەڵمەتەی ئەمڕۆ ڕاتانگەیاند چۆنە و تاکەی بەردەوام دەبێت؟
بەڵێ دیارە بمبورە من دکتۆر ڕزگارم ینی پزیشکم پزیشکی تایبەتمەندم دیارە ئێمە بەڕێوەبەرایەتیەکەمان بەڕێوەبەرێتی خۆپاراستنی تەندروستی ئەمڕۆ هەڵمەتی بەهارە دژی ئیفلیجی مناڵان ئەنجامەدا ئەم هەڵمەتە 2 قەترە 2 دڵۆپ لە پێکوتەی دژی ئیفلیجی مناڵانەکەینێت دەمی هەموو مناڵانی تەمەنژێر 5 ساڵەوە کە لەم هەڵمەتا بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێن نزیکەی 260,000 مناڵی تەمەنژێر 5 ساڵە بتین و هەموو شار و شارۆچکە و ناوچە سەختەکان و شاخەکان و دەشتەکانی سلێمانی ئەگرێتەوانێ لەم هەڵمەتا نزیکەی 566 تیم بەشداریەکە 114 سەرپەرشتیارمان هەیە 400 ئۆتۆمبیل بەکاردێ بۆ گواستنەوەی تیمەکان ئەمە هەڵمەتێکی گەورەیە ئامانجمان لی پاراستنی جگەرگۆشەکانمانە لە دژی نەخۆشی فلیجی مناڵن. بەڵێ کا دکتۆر ئێوە بەڕێستان ڕێنماییتان بۆ خەڵک چییە لەم ڕۆژەدا؟ ئێمە داوا لە هەموو خێزانەکان و دانیشتوانی بەڕێزی شاری سلێمانیەکەین چ پەناهەندە بێ ئاوارە بێ یان خەڵکی ناو شارەکە بێ کە لەم ڕۆژەدا هاوکاری و هەماهەنگی لەگەڵ تیمەکانی کوتانی ئێمە بکەن چکە تەنها بە 2 دڵۆپ کوتان مناڵەکەی لە نەخۆشی ئیفلیجی مناڵان کە نەخۆشیێکی کوشندە و پەکخەرە دەپارێزێت بۆیە من داوام وایە تیمەکانی ئێمە ماڵ بە ماڵەگەڕێن لە کاتی هاتنیان کە لە دەرگایان نا هەموو مناڵێک کە تەمەنی 5 ساڵ و کەمترە ئامادەی بکەن بۆ تیمەکان بۆی 2 قەترە بکەنە دەمیانەوە. کاک دکتۆر ئەگەر پێمان بڵێ ڕێنمایی تایبەت لەو کاتێک کە منداڵ ئامادە دەکرێت زۆر جار دەوتێ بۆ نمونە ڕەنگە قەترەیە گەردە دانەکانی بکەوێت ڕەش بێتەوە ئەم ڕێنمایە تایبەتانە چیتان هەیە بۆی کە دایک و باوک لێرەوە زیاتر هوشیار بێ بەرامبەرم ئەم قوتانەی کە ئەم دڵۆپەیی کە هەیە قەترەیە. بەڵێ دیارە بە پێچەوانەوە ئەم 2 دڵۆپە هیچ زیانێکی بۆ مناڵەکە نییە نەبۆ دانی نەبۆ دەمی بە پێچەوانەوە بەڵکو تەندروستیەکەی بەهێزەکە بە هیچ شێوەیەک ڕەنگی دانی ناکە بە هیچ شێوەیەک کاریگەری لاوەکی دروست ناکە قەترەکە زۆر ئاسانە لە ڕێگای دەمەوەیە بە دەرزی نییە تەنها 2 قەترەیە ئەکرێتە دەمی مناڵەکە و زۆر سەلامەتیشە لە هەموو گیانە بۆیە ئێمە داواکارین لە هەموو دایکان و باوکان کە هاوکاریمان بکەن بە ئامادەکردنی مناڵەکانیان بۆ ئەوی ئەم 2 قەترەیە بکەنە دەمیانەوانێ کە ئاسانە بێزیانە و هیچ کاریگەریەکی لاوەکی نییە. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر سفا کەسێک لەم دوایەم 5 ڕۆژە بەجێ مابوو یا منداڵەکەی سوودمەند نەبوو لەم هەڵمەتە دوجار چی بکات سەردانی بنکە تەندروستیەکان شوێنی تایبەت هەیە کە سەردانیان بکات؟ دیارە نەک تەنها لە 5 ڕۆژەکە بەڵکو ئەگەر بۆ نمونە ئەمڕۆ سڕی گەڕەکی هەوارە بەرزە بوو من نەمتوانی مناڵەکەم بکوتم کە باڵمان لەوەیە بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ من لە دەرەوە بووم لە نەخۆشخانە بووم خوانە خواسەیان لە سەردان بووم مناڵەکەم لێنە بوو لە کاتی گەڕانەوەم تیمێکمان لە مەڵبەندە تەندروستیەکان داناوە دەتوانی پشکنینە دەتوانێت کوتانەکەی بەرێ بۆ ئەوێ و لەوێ کوتانەکەی بۆ ئەنجام بدە هەچ کاتێکیش لە هەج ڕۆژەکان نەیتوانی لە نزیکترین مەڵبەندی تەندروستی گەڕەکی خۆیان ئەو کوتانە ئەنجامەدا وەکو پێویست ئەتوانێت بچێتە نزیکترین مەڵبەند لەوێت تیممانداناوە تیمەکە توانێت بکتێ دیارە ئاماژەت بە هەندێک ڕێژە کرد لەوەی کە 260,000 منداڵ هەیە لە ئەو هەڵمەتەی کێوە دەستان پێ کردووە وەکو پێویست قەترەتان هەیە ئەو دەرمانتان هەیە بۆ هەموو منداڵانە؟ بەڵێ ئەم کوتانە دابین کراوە بە زیادەوە هەمانە چکام هەڵمەتە تەنها لە شاری سلێمانیانە لە هەموو عێراقایە لە ئەنجامە درێ لە 1 ڕۆژدا دیارە ڕێژەی پێویست لەم قەترەیە دابین کراوە بۆ ئەوەی بتوانین هەموو مناڵەکان بکوتین. زۆر باش کاک تۆ ڕێنمایی تایبەترە گەرەتان بێ بۆ خەڵک کێمەژ وەکو میدیاوە وەکو کەناڵی ئاسمانی پەیام دەمانەوێت هاوکارتانین بۆ زیاتر هوشیارکردنەوەی دایک و باوکان بە تایبەتی لەم هەڵمەتە نیشتیمانی پێوە دەستان پێ کردووە ڕێنمایی زیاتر چیتان هەیە بۆ هاوڵاتیان؟ دیارە ڕێنمایی تایبەتمان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە وەکو دووبارەم کردەوە هیوام وایە هەموو دایک و باوکانی بەڕێز خانەوادەکان کە لەم ڕۆژەدا هاوکاری تیمەکانمان بکەن بۆ ئەوەی ئایندەیەکی گەشت بۆ جگەرگۆشەکانمان دابین بکەین چکە ئەم من نەخۆشیە ڕاستە لە سلێمانیا زیاتر لە 20 ساڵە نیمانە بەڵام مەترسی لە سووریا هەیە لە عێراقا هەیە بەوەی بوونی شەڕ و ئاژاوە و مناڵی توشبوو لە سنوورەکان ئاوەڵایە دێت و دەچێت بۆیە ئەبێ مناڵەکانمان بکتین بۆی ئەو مەترسیەکەم بکەینەوە بۆ هەتایە نێڵین ئەم نەخۆشیە لەم ناوچەی ئێمە سەر هەڵباتەوە بۆ دووبارە داواکارم هەموو دایک و باوچێک مناڵەکانیان ئامادەکەن ئەو مناڵانەی تەمەنیان 5 ساڵ و کەمترە
لە ڕۆژێکەوە تا 5 ساڵ هەموو ئەو مناڵانە ئامادە بکەن لە کاتی هاتنی تیمەکانە ئامادەیان بکەن بۆ ئەوەی 2 قەترە بکەنە دەمیانەوانێت تیمەکانیمە ماڵ بە ماڵ دەگەڕێ پێویست ناکە عەزیەتی خۆیان بن. ئەم هەڵمەتی دەستان پێ کردووە بۆ نمونە هیچ مەترسیەک هەیە لەسەر ئەم نەخۆشیە یاخود ئەمە ساڵانە ئێوە وەکو ئەرکێکی نیشتیمانی دەستی پێ دەکەن؟ نەخێر ئەمە بۆ ئەوەی بڕیکەین ئێستا لە قۆناغی بنبڕکردنی نەخۆشیەکەدان بۆی دووبارە سەر هەڵ نەیاتەوە لەبەرەوەی ئێستا لە وەکو پێم ڕاگەیاندی لە سووریا شەڕ و ئاژاوی تایە مناڵی توشبووی تایە نەخۆشیەکە لەوێ سەری هەڵاوە ئێستا سنوورەکان ئاوەڵایە جەنجی تایە شەڕی تایە خۆ دەزانی لە ناوچەکە خەڵک بە ئاسانی هاتو چۆکە بە ڕێگای ناقانونی هاتو چۆکات بۆیە ترسمان هەیە لە نەخۆشیەکە دەبێ هەمومان هەماهەنگ بین بۆی بۆ هەتاتە نێڵین ئەم نەخۆشیە سەر هەڵباتەوە. بەڵێ بەڕێز دکتۆر ڕزگار عەلی بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی سوپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی زۆر سوپاس بۆ زانیاریەکانە. زۆر باشە دەچینەوە لای پەیامێرانمان وەلی سەلیم لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە وەلی سڵاو لێبێت دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە لە شاری هەولێر کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەیە بە پێکەوە بینەری بین. دەست پێکەین؟ جنای پارێزگاری هەولێر بەڕێز کاک نەوزاد هادی و تۆر سامان بەرزەندی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر هەڵمەتی کوتان دژی ئیفلیزی منداڵانمان دەست پێ کرد کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچەکان دەستی پێ کرد. لە هەرێمی کوردستان زیاتر لە 775,000 منداڵ لە تەمەنی 1 ڕۆژی تا 5 ساڵ کوترابن یانە کوترابن پێویستە بکوترێن. لەو پرۆسەیە زیاتر لە 2000 تیم بەشدارە لە هەڵمەتی کوتانەکە. هەروەها حەزەکەم لێرە زۆر سوپاسی ڕێکخراوی تەندروستی جیهانی و یونیسێف بکەم هەروەها مانجی سووری عراقی بۆ هاوکاری بەردەوامیان بۆ سەرکەوتنی ئەم هەڵمەتە. بۆیە لێرە وەکو وەزارەتی تەندروستی داوا لە گشت باوکو دایکان دەکەین کە هاوکارمان بن لەگەڵ تیمەکان بۆی زۆرترین بەشداری منداڵەکان لە کوتان بکەن چکە خۆتان دەزانن بەهۆی ئەو کوتانەوە ئەم نەخۆشیە دەتوانم برێم ئینقرازی کردیە هەر بە کوتانەکە بەردەوام دەبین. دیسان داوا و دووبارە داوا لە دایک و باوکان دەکەم کە هاوکاری تیمەکانمان بن بۆی بتوانین زۆرترین ژمارە لە منداڵە خۆشەویستەکان کوتانیان بۆ بکرێت. زۆر سوپاس. ئیفلیزی منداڵان نەخێر ئەمە لە هەرێمی کوردستان بەی شێوەیەک تۆمان نەکراوە ئەمە باسی هەرێمی کوردستان دەکەم پێشتر دەیان گوت ئەوەی کە باسمان کرد لەوانەیە کە لە نازی حوشتووە کە لە مووسڵ هەبوون حالەت هەبوو تەزیل کراوە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر خاوێنە ئەوەش بە بەڕاستی بە هەڵمەت و بە پشتیوانی هەموو بەڕێوەبەرایەتە گشتەکانمان تیمەکانمان کە زۆر بە دڵسۆزانە کاریان کردێ بۆی بتوانن بگەنە هەموو ماڵک و هەموو شوێنێک لە شوێنە دووردەستەکانیش بۆی زۆرترین منداڵ کوتانی بۆ بکرێت. طبعاً بەدەستخۆشیەوە ئەمڕۆ لەم هەڵمەتە نیشتیمانی کە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکردە کە بەردەوام بە منەظەمی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتە تەندروستیەکان لە هەڵمەتەکانی کوتان تایبەت بەم. سپاس بۆ پەیامنێرمان لە هەولێرەوە کە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی بۆ گواستینەوە دیارە پەیامنێرمان ئازاد عومەراوایی لە شاری سۆرانەوە لەگەڵمانایە. ئازاد سڵاو لێبێت ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ لە شاری سۆران چییە گوزارێت؟ بەڵێ کاک جەلال سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێتن من زانیاریەکان و هەواڵەکانی سنووری هەرچوار قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و بەرگەستۆرتان بۆ خەمەڕوو دیارە ئەمڕۆژ لە قەزای سۆران و لە قەزاکانی تریش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان هەڵمەتی کوتان دژی نەخۆشی ئیفلیزی منداڵ بەڕێوەچێتن. بەڕێوەبەراتی تەندروستی سۆران لە ڕاگەیەنداوێکدا ئاماژەی بەوە داوە کە ئەوان 77 تیمی کوتانیان ئامادە کردووە بە شێوەی جێگیر و گەڕۆک لە نێو قەزای سۆران. دیارە لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 5 ساڵی ئەم کوتانە مناڵەکان ئەگرێتەوە. ئەوان ئاماژەیان بەوە داوە کەوا پێویستە هاوڵاتیان مناڵەکانیان بکتن بۆ ئەوەی دوور بن لە نەخۆشی ئیفلیزی مناڵ. لە قەزای چۆمانیش دیارە باڵندەیەکی جیاواز لەم شوێنە دەرکەوتووە جیاواز بڵێن تاکو ئێستا هاوشەوەی ئەو باڵندەیە نەبووە لەو ناوچەیە بەڕێوەبەری کشتوکاڵی
قەزای چۆمان ئاماژەی بۆ داوە بۆ یەکەم جارە باڵندەیەکی لەم شێوە پەیدا بێ لەو ناوچەیە. باڵندەکە دیارە خۆراکەکەی ماسی و کرمە. شارەزانی و ناوچە ئەمەژە بۆدەن بەهۆی سەرمای زستان لەم ناوچەیە لە ناوچە شاخاویەکان دیارە ساردن ئەمەوای کردووەکەوە ئەم باڵندانە ڕەنگە لە ناوچە شاخاوی و ساردەکان هاتبێنە خوارەوە بۆ نێو قەزای چۆمان. جیاواز لەمانەش لە سنتەری قەزای سۆران دیارە ڕێکخراوی بەخشین و خوێن و ژیان ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە کۆپیەکی دەستپێیان کەوتوان. ئەماژە بەوەدەن ئەمڕۆ لە قەزای سۆران کاتژمێر 11 بارەگاکەیان لە قەزای سۆران هەڵەگرن و سەرجەم چالاکیەکانیان ڕائەگرن و خوێن بە هیچ نەخۆشخانەیەکی سنووری قەزای سۆران نادەن بەهۆی ئەوەی ئەوان کەوا لە ئێستادا پارەی بارەگاکەیان بۆ دابین ناکرێتن. ڕێکخراوەکە ئاماژەی بۆ داوان کتابیان ئاراستەی قایمقامیەتی قەزای سۆران کردووە کەوا شوێنێکیان یان غورفەیەکیان لە نێوان بەڕێوەبەراتی تەندروستی سۆران پێ بدەن بۆ ئەوەی چالاکیەکانیان تیانجام بدەن، بەڵام تاوەکو ئێستای شوێنێکیان پێ نەدراوە بۆیە ئەمڕۆ ئەوان بارەگاکەی خۆیان هەڵەگرن. دیارەوە ئاماژەیان بۆ داوە 17 لقیان هەیە لە شار و شارۆچکانی کوردستان. 6,000 خوێن بەخش لای ئەوان ناویان تۆمار کراوە. زیاتر لە 16,000 بتڵ خوێنیان بەخشیوە لە کوردستان کە لە نێویدا 8,000 بتڵ خوێن لە سنتەری قەزای سۆران بووە. بەڵێ کاک جەلال ئەمە زانیاریەکانی سنووری قەزای سۆران. بەڵێ ئازاد ئۆمەراوی پامنێری پێم لە سۆرانەوە سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەڕێزان لە ساڵیادی زانکۆی ڕاپەڕین سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین یەکەمین ڤیستیڤاڵی کەلتوری و زانستی بە بەشداری سەرجەم کۆلێژەکان ڕێکخست. لە ڤیستیڤاڵەکەدا قوتابیان هەریەکە و توانە و بەهرەی خۆی نیشانەدات. هاوکارمان ڕێناز ئەرسەلان ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. بەشداریمان کردووە بە چای فۆلکلۆری فرۆشتنەوەی خواردن کە هەموو بەش و بەشەکانی ناو زانکۆ لە هەر سێ بیناکە کە ئێمە گرتمانتە ئەستۆ کە دەفرۆشێت و پارەکەی پاشان دەگەڕێتەوە بۆ سندوقی گروپی کۆمەکی زانکۆ داهاتی هەموو چالاکیەکانی گروپی کۆمەک لەم فیستیڤاڵ و لە دەرەوەی فیستیڤاڵش دەگەڕێتەوە بۆ سندوقی گروپی کۆمەکی زانکۆ کە لە ناو هەموو زانکۆی ڕاپەڕیندا کار دەکات لە کەمپەسی ڕانێ و قەڵازێش تایبەتە بە خوێندکاری کەم دەرامەت. پرۆژەیەشیان بریتە لە دروستکردنی ئۆڤەرپاسێک بۆ یەکەم ترافیک کە لێرەوە ئەڕۆین بۆ ناو بازارواتە یەکتە بڕی سناعە و بازار کە ڕێگا چاقۆڕنە ڕانیە. وەک دارە بنەمای پێشکەوتنی هەر شارستانیەتێک بریتە لە پەیوەستە بە پێشکەوتنی ڕێگاوبانەکەیەوە. بەشی فەلسەفا من هەستاوم بە تەطبیقکردنی ڕۆڵی سوقرات لە ناو خەڵکەکە هەوڵم داوە ئاگۆڕا بێنمەوە ناو جامیعە وەکو نیمچە شانۆیەک ئەو پرسیارانەم دووبارە زیندوو کردێتەوە کە کاتی خۆی سوقرات کردوێتی وارەوە کۆمەڵێک پرسیاری نوێشم کردووە دەربارەی بابەتە فەلسەفیەکان و بابەتەکان پێویست بە ژیانەوە بە شێوەیەکی گشتی وەڵامدانەوەی خەڵکەکە باش بوو خەڵک لەگەڵمان داهات حەزی بۆ بەشی فەلسەفە بۆ ئەم جۆرە جوابدانانەوە زۆر باش بوو. ئێمە وەکو بەشی فیزیا ئەمڕۆ پرۆژەیەکی کارەبایی بەستراومان هەیە بۆ گۆڕینی مۆتۆری ئاو مزەقەی ئاوی ماڵان کە خۆی کارەبایە لە هەمان کاتە بەشێکی ئۆتۆماتیکی کار بکات چونکە هاو هات خۆی هەڵبێت کە ئەوڕا خۆی بکوژێتەوە نابەستینەوە بە ئاوی ڕیسی بەلوحەتە کە ئاو دێ تۆزێ ئەو بۆ ئێرە زیاکات ئەبێتەوەی بەرزبوونەوەی ئاستی ئەم ئاوە بۆ منە ئەمە ئاوەکە زیاکە وای دادەنین ئاوەڕیسیەکە ئاوەڕیسەکە زیاکە مۆتۆرەکەمان هەڵ ئەبێت. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم فیستیڤاڵە لە کەمپەسی ڕانی ئەنجام درراوە تەمەنایەوە دەکەین کە توانی بێتمان بەشێک لەو کارە زانستی و کەلتوریانەی کە خوێنکارانمان وەریان گرتووە توانی بێتیان ئەمڕۆ لێرە بیرۆکانە بخەنەڕوو بە خۆشحاڵیەوە بەشێک لەو بەشە زانستیانەمان کە بەشی ئەندازیاریە بەشی کۆمپیوتەرەوە بەشی تەنانەت
فیزیایە هەموو ئەمانە توانیان بیرۆکەکانی خۆیان بخەنە ڕوو. هەموو کەس دەستڕەنگین نییە بەڵام مەرجیش نییە هەر کەس دەستڕەنگین بێت ئیدی بەرهەمی دەستڕەنگینی خۆی لە ناو کۆمەڵگادا ببینێتەوە. گەرچی بەشێکیان دەستڕەنگینیان کردوتە پیشە بۆ بژێوی ژیانیان بەڵام بەشێکی دیکەشیان تەنها بۆ حەز و ئارەزوو بەرهەمەکانیان نیمایش دەکەن چونکە هەلو دەرفەتیان بۆ نەڕخساوە. لەم بڕگەی بەرنامەکەمان دوو گەنجی دەستڕەنگین میوانمان کە دەمێکە لێرن و سەرقاڵی نەخشاندنن دەچینە لایەن و بزانین چیان بۆ نەخشاندوین. زۆر بەخێر بێن. سەرەتا سڵاو لێ و سوپاس بۆ میوانداریتان. سڵاو لەو بینەرە بە ڕێزانش ئێستا خەریکی وێنەیەکی پۆرترایتە بە شێوازێکی ئەکادیمیە کێشم. کاک محەممەد پۆرترایت یانی چی؟ بە کوردیەکەی جەستە بەرەو سەرەوەیە هەموو جەستی ناکێشتێ بۆی جەستێ بەڵێ. کاکە محەممەد بۆ کێشانی وێنەیەک چەند خولەکە پێویستە؟ وڵی زۆری پێویستە بە پێی تاقەت و وردەکاری وێنەکە. وێنەی وایە وردەکاری زیاترە وێنەی واشەی وردەکاری کەمەوە. تو ئەگەر کەسەکە لە بەرامبەرە دانیشە ئەوە پێ ئاسانتر نیە وەک لەوەی کە ڕوخساری لە پێش لە بەرامبەرە لە ساڵنەوەی لەو زەلامەشێ ئەگەر لە بەرامبەر تا دانیشێ شێوازەکە خۆی دەناچێت بۆ سێر جوڵەیەکە کاتێت توانەکانی دەموچاوی تۆزێ ناشین دەرەچێت کەواتەوە پێداسانترەکە وێنەکەی لە زەینی خۆتا بێت بکێشی وەک لەوەی کە لە بەرامبەر تا دانیشت بێت. بەڵێ وا باشترە چونکە لە بەرامبەرە بۆستێ سەدانەوەی لەوەچێت ساسە لە خۆی ناچێت چونکە ئەو تەحمل ناکات چەند ساعتێک بۆسێ. کاک محەممەد چەند ساڵە خەریکی وێنە کێشانی چکە تەمەنیشت ماشەڵڵا هێشتا هەر ساڵ و نییە بۆ 2 ساڵەچێت 2 ساڵە بەس هەر لە منداڵیەوە کێشاوە بەس ئەمە ساڵ نیە بۆ 2 ساڵە پەرم پێداوە تا دەستم پێ کردو. یعنی ئەوەندەی کە پێش بەرنامەکە ئەوانەی کە ئێستا وێنەکان لێرە عرضت کردوون سەرنجیان دەدەم ینی بە جۆرێک نەمانە هەر بەدەست دی کێشی بەڵێ بەسەوە سافە تۆ شێوازی ڕیالیزمی تێدایە تا واقعی دەرچێ هەنێکیان ئەکادیمیۆنێکشان ڕیالیزمیە. خوێندنێکی نەزاریت خوێندووە لەسەری؟ نەخێر بەس لە سۆشیال میدیا تۆزێ خۆم ئینەکەم سێرچت بۆ کردووە؟ بەڵێ. بەرهەمی دەستڕەنگینی سەرەتا چۆن بوو وەکو ئێستا بوو کە دەدوت ئێستا 2 ساڵە پەرت پێداوە بەس پێشتر چۆن بوو؟ پێشتر خەریکم بەس کەمەکەمەیتر لەم ساڵ 2 ساڵە زیاتر پەرم پێداوە دەستم پێ کردووە. یعنی ئەمە حەز و خولیای خۆتە نەتخوێندووە؟ بەڵێ هەر لە منداڵیەوە حەزم لێ بوو. چییە خوێنی ئێستا وەکو خوێندن لە قوتابخانە؟ هەر لە خوێندنم خوێندکاری ئامادەی پۆلیدەی. بەڵێ. بەتەمای ئەم دەستڕەنگینیەت ئەم بەرهەمە چی لێ بکەیت بەتەمای پێشانگای گەورە بکەیتەوە پێشانگای کردوێتەوە بەڵام بەتەمام حەزم وێنەکان مانا بەخش بێ چۆن ینی وێنەیەک مێ زیادی کەم کە وێنێک یەکە بینی مانا بەخش و سەرنجی ڕابکێشێت یعنی ئەتەوێت تەنها وێنەی شخصەکان نەکێشیت وێنەی سروش بێت و کە یەکێ بینی سەرنجی ڕابکێشێ ئەمە وێنەکانی زۆر بێ وێنێکی مانا بەخشێت. وێنەی سروشتت هیچ هەیە؟ کامەکەمای کێشم وێنەی سروشتیش زیاتر دەستی لە وێنەی کێشانی کەسەکاندا باشتریان ئەوەی کە وێنەی سروش کەسەکان باشترە. خۆت کامیشی خۆتت بەدڵە یا وێنەی کێت کێشا بێ زۆر بەدڵت بوو بێت؟ هەموو شەکان جوانە بەلای خۆمەوە بەلای خۆتەوە هەموو جوانە کامیان نایابترینە؟ ئەوەی لوانە دامناوە پیاوە پیرە ئێوانە پیاوە پیرەکە ئێرە. بەڵێ. بۆ ئەمەیانتاوە بەلاوە جوانترە؟ ئەخرەوە زۆرترین کاتم بەسەریەوە خەریک بوو. چەند کاتژمێر چەند خولەک؟ زیاد لە 20 ساعت زیاتر خەریک بوو. 20 ساعت بۆ یەک وێنە؟ بەس بە تاقەت. کاکە محەممەد وێنە کێشانی کەسێک بۆ کەسێکی کە جیاوازی هەیە لە ڕوویکاتەوە ینی کەسێکی کەمتری تێبچێ وردەکاری وێنەکە زیاترە هەرێک وردەکاری نییە. کاتێک کە ئەو وێنەیە کێسە لە ژێر دەستای خەریکی کێشانێتی تەڵەن شەیدا 2 ڕۆژ لەگەڵی خەریک بووم تا وێنەیەکم بۆ هەڵبژاردووە ئەمە بۆ بکێشە. ینی بۆچی ئەوەندە گرنگیت بە دیقەی وێنەکە دەدا دەبێت کوالیتی وێنەکە کوالیتی وێنەکە بەرز بێت نابێت کوالیتی وێنەکە نزم بێت دوای وێنەکەش ناشین دەرەچێت. ئەو شێوازەی دەگریر ئەوەندە نایهێنیتە پێشەوە تا بۆ نایخیتە ناوبەرنامەیەکی ئەبێت خەتەکانی ناوچاوی هەمی دەرچێت جوان ئەبێت دیقەکەی بەرز بێت. ئەمانە هەموو بۆ گرنگە؟ چۆن چوویتە ناو ئەوەندە وردەکاریەوە لە کاتێککە هیچ بۆ لەسەر نەخوێندوێتە دەورەیەکت نبینیوە لەسەری؟ سەرەتا وردەکاریم نەگر بەستێگە هەبێ وردەکاریەکان لە بەرەوەی شێوەکەی خۆی دەرچێتەوە. چەند ڕستمت کێشاوەتە ئێستا چەند زیاد لە 30 بۆ 40. 30 بۆ 40. بەتەمای ئەمانە بفرۆشیتەوە کە سابەتیان پێ بکەی یا هەر وەکو حەز دەکەی بەرهەمی دەستڕەنگینی خۆت؟ حەزەکەم هەر بۆ خۆم بێ کەمکەمەش داوایەکەم بەس ناکێش. یعنی تا ئێستا وێنەت بۆ کەس نەکێشاوە؟ ئەی کێشم بەس بێ بەرامبەرەوەیش بۆ دۆست و هاوڕێی خۆم.
چەندی ترە وێنەیە ژێر دەستاوە بێ وڵای ئیشەڵا زۆری ماوە تقریبا ئیشەڵا تایەکەمان بەرنامە تا کۆتایی بەرنامەکە ئیشەڵا تایەکەم بێ وێنەیەمان بۆ کەشفکەی بزانین ئەمە چیە لەگەڵ جەلالە وێنەی پۆرتڕایت ئیشەڵا لە ئاخیرا بەدڵتانە دەستەکانە زۆر باشە سرۆخان دووبارە سپاس دەکەین لەوەی کە ئامادە بووی لە بەرنامەکەی ئێمەیە تۆ پێم بڵێ و هەموو معجونی دەمودانە لە بەردەم تایە ئەم هەموو ڕەنگە چیە داتناوە دەتەوێت چیمان بۆ بکێشیت ئەوە هەریەکە و ڕەنگەکە ئیتر بە بۆنەوەی کە ئێستا وەرزی بەهارە حەزم کرد وێنەی چەند گوڵێک بکێشم بە بۆنەی وەرزی بەهارەوە ئەینا خۆم زیاتر بۆ ناسراوم کە چۆنەڵی زیاتر ڕستمی هینەکە زیاتر خۆر ئاوابوون بەوە ناسراوم باشە سرۆخان زیاتر تۆش وێنەی سروشت ئەکێشیان تۆش دەست هەیە لە وێنە کێشانی کەسەکاندا وڵی ئەلحەمدوللا عنی باشم تایە بەڵام هەستەکەم چۆنەڵێ بەبوونی و ڕائجیاوازانی کە لەسەر ئەو ئیشە هەیە هەنێکڵێ حرامە هەنێکڵێ ئاساییە تر زیاتر حەزم کرد پشت بە وێنە سروشتیەکان ببەستم خۆم لەوا بینیەوە بۆ ئەوی بتوانم ئەو چۆنەڵی لەو دابە بڕێم و بە شتێکی تر ئاشنا بم ئێستاش ئەلحەمدوللا لە سروشتەکە باشم ئیتر خۆم بە سروشتەکەەوە خەری کردووە سرۆخان تۆش حەز و خولای خۆتە یاخود لەو بارەیە خوێندوتە نەخێر من خۆم کاریگەری کارم تاوا کردووە بەڵام هیوایەتم ڕاستمە ڕەنگانی زۆر شتیش هەبوو بێت بۆم گونجابێ بەڵام هیچ شتێک نابێت ئەوەی کە من لە ڕسم و وێنە کێشان دوور بخاتەوە چکەم بەهرەیەکە خی گەورە پێیداوم سپاسی خۆی لەسەرەکەم و بەردەوامیش یعنی لەگەڵ ئەوام کە گرنگی پێ بدەم و بەشداری پێشانگاکانی پێ بکەم و خەڵکیش زۆر ئەلحەمدوللا داوایە کات تەڵام شێدا من لە کەم فیستیڤال هەیە کە سرۆخان ببینم وانە سرۆخان لە چەند فیستیڤال بەشداریت کردووە ئامانجت لە بەشداریکردنەکان چی هەیە هەر بەڕاست خۆ ناکریان دەست ڕەنگینی تۆ ڕەنگە هێشتا داژ نەمەرزابیت لەولا لە کەرتی حکومی وەمانەیە نەوەڵا هیچ بژەوی ژیانی پێ پەیدا دەکەیت لە دوای زانکۆ کە زانکۆن تاو کرد ئیتر چۆنەڵێ وەکوها خەڵاتێک بوو بە من درا چکە لە مناڵی و حەزم پێ بوو تر خۆم یەکلای کردەوە بۆم ئیشە ئیشەڵا کە ئەوەش دامەزراندن هەبوو هیچ ئەوەش کارتێکی تایبەتە بێ ئەوە بێ بە ژیانی خۆم بەڵام مێسێژ ئەتوانم لە بواری وێنە کێشانەکە ئەنی بژێویەک بۆ خۆم داوین کەم هەم هەرچەنە زیاتر من چۆنەڵی بەهرەیەکە و حەزی خۆم ینی حەزم پێی بێ نەکەوەی بڵام وەک سەرچاوێک بەڵام هەر باشانی سرۆخان تۆ بۆ کێشانی وێنەیەک چەند کاتێ پێویستە ئێستا وێنەی بەردەستێ زۆری ماوە تۆ وڵی هەنێکی ماوە بەزی تر بەپێی کاتەکان هەنێک کات هەیە ڕاستمەکە ئەگەر حەز پێی نەبێت جوان دەرناچێ ئەگەر مەیلی لێی نەبێ ینی توانەشت هەبێ کە تااقەت لێی نەبوو جوان دەرناچێ ئیتر ئەو ڕسمانیشی کە بە دووسێ ڕۆژ یا بە هەفتەیەک دوو هەفتە جارێک ینی بڵین ئیشی لەسەر بکەی زۆر جوانتر دەرەچێت لە ئیشی پەلە ئێستاەوەی بەردەست خۆ جەوت هەیە بۆ کێشانی و بێزارنی تا دوای ناشرین دەرچووە من سوپاسانەکەم زۆر دڵخۆش بووم بە بانگێشتەکەتان سوپاسانەکەم سەرکەوتوو بن ئێمەش سپاسی تۆکەین ئەم وێنانی کە لێرە عرض کراون ئەمانە گەر قسەیان لەسەر بکەی ئەوەی پشتی سەرجەمەی تەنیشتەکانی ئێمە ئەمانە چەند کاتیان بردووەوە کامیان بەلاتەوە زۆر گرنگترن وڵی هەریەکە و کاتی خۆی هەیە بەڵام ئەوەی هەیە خۆر ئاوابوونەکان زیاتر حەزم پێێتی چکە ڕنگ تێکەڵکردن لە ئیشی بۆی زەیتە تۆ زێ ناڕەحەتە بەڵام هەستەکەم خۆم لە خۆر ئاوابوونەکە ئەبینمەوە ئەوم زیاتر پێخۆشترە بەڵام ناشکرێت هەموو شتێکەر خۆر ئاوابوون بێ هەوڵەدەم ینی خۆرهڵاتیشی گرنگی زیاتر سرۆخان ئەو وێنەی کە کێشاوتە ئەو ماوادانە چین کە بەکاری هێناوە تێدا ئەمەی خۆراوەکە خۆر ئاوابوونەکە بەڵێ ئەوە بۆی زەیتیە لەسەر کانڤاس زیاتر چەند ڕەنگێکن کە لێکەوە نزیکن زەردە قاوەیە ڕەشە سپیە هەنێ ڕەنگی زیرەیی بۆ ئەوی بتوانێت ڕەنگەکە ئەو ڕەنگانە زۆر نزیکن لێکەوە ئیشەکە زۆر جوان دەرەچێ وەکو ئیشی ملەوە نییە خراپەکەم وێشەیدا من زۆر کەم ڕنگ لێ جیاکەەوە بەتابەتی و ناوانی زیاتر ئافرەتان ڕەنگەکان جیاکەنەوە جگە لە وێنە کێشان کاری دەستی ژەکەی پێم وایە لە پێشانەکانە زیاتر کاری بەرهەمی دەستی زیاتر هەیە سرۆخانەکە قسە لەسەرەوە بکەی هەرچەندە من هەوڵ دەدەم لە ناوبڕێکە بەرەمە دەستیەکانت زیاتر لێرە عرض بکەین
بەرهەمە دەستیەکان پێشتر کە ئیشمە کرد ینی بە فکرێکم بۆ ئاهات بۆ منە ملوانکەیەک ئیشێکی دەستی کە بۆ جوانی دایانیت ئەوانم ئاکرد ینی مەبەستم فرۆشتن نەبوو هەر بۆکو بەهرەیەک کە بۆمە هات دروستمە کرد بەڵام ئێستا هەوڵم داوانی ئەو شتانە وەلا بخەم چکەوە بەرژەوەندێکی ئەوەی تیان نییە بەڵام ئێستا زیاتر خەریکی دروستکردنی سێتی ملوانکە و ئەکسسوارات و ئەوانم بۆ خانمان ئیشەکان زیاتر خۆی لەوە بینێتەوە ئیشێکی زۆر نوێ و تازەیە هەر بە فکری خۆم لەسەر کۆمەڵێک مەدالیا بڵێن قاڵبە ئیشەکان ئەم بۆیە زەیتیە بەکاری هێنمۆ لەسەر ئەو سێتانە ئیشێکی هوەری دەگمەن دەرەچێت سرۆخان ئەم وێنانەی تۆ تەڵەبیاتیان لەسەرەوە تا ئێستا کەس داوای لێ کردی و کەوێنەیەکی بۆ بکێش ئەمیشانە ئەەکەی بەڵێ زۆر جار پێ ماڵێن لە پەیجەکانەوە یاخود کەسێ خۆی بمناسێ ینی پێیجی تایبەتیت هەیە بەڕێت بەڵێ دوو پەیجم هەیە لە ئینستا و لە فەیسبووکیش لە ڕێ پەیجەکانەوە خەڵک داوای وێنە و شتێ لێکات داوای ڕسمەکانەکەن بەڵێ بۆن منە ڕستمێکەڵێ ئەم حەزم لەو سروشتەیە بۆت بنێرم بۆم دروست دەکەیت ئیتر بەپێی قیاس و هیلاکی و ماندوو بوون بەڵێ بەپێی ئەوەی کە بتوانم یعنی ڕسمەکە بتوانم دەریکەم و هەچەند الحەمدولله هەتا ئێستا چنێکیان پێوتم ینی توانیمە سەرکەوتو بم ینی ڕسم هەیە بتوانین لە تواناتانە بێ بڵێ ناتوانم دروستیکەم کام ڕسمانە هەیە زۆر قەڕەباڵخە ڕەنگەکان نەها زۆر تێکەڵن چکە شتێکی سروشتی زۆر دەگمەنە ڕەنگە من وەکوی کە چکە نمخوێند بێ ڕەنگە نەتوانم بەڵام الحەمدولله تا ئێستانی باش هاتوم لەگەڵی زۆر باش ئەو وێنانی کە دروستیانەکەن بڵێن ئەوی کە تەڵەبیاتی لەسەر بۆ نمونە من داوای ڕسمێک بکەم چۆن ئەیگەێنەوە دەستمان ئەبێ ئەو کەسە خۆی سەردانتان کا شوێنێکی تایبەتان هەیە یان گەیاندنتان هەیە گەیاندنمان هەیە و شوێنیش هەیە ینی بڵێن بۆ منە ناونیشانە شوێنێک بدەم بە کەسێک کە بتوانێ وەری بگرێتەوە ینی شوێنێکی تایبەت بەخۆ نیە شوێنێکی گەورەکە تێدا دانیشی تو وێنەشتی تێدا دروستکەی خەڵک سەردانی بەڕێزێ بکات نەخێر هەر لە ماڵەوە زیاتر ئیشەکانەکەم و لە پێشانگاکانە بەنیازی شتێکی وانیت وڵی زۆر حەزیشم پێیەتی بەڵام ئێشتا ئەو دەرفەتە نەهاتۆتە پێش ئەو وێنانی کە دەیان کێشییا و بەرهەمی دەستڕەنگینی خۆت بەشی بژێوی ژیانت دەکات تابلۆیەکی وەکو ئەم خۆراوابوونی کە ئێستا کێشاوتە ینی بە چەند دەیفرۆشی ئەمانە بەشی بژێوی ژیانی خۆت دەکات وڵی کاک جەلال بڕواکەیت ئەوەی کە عنی پەیای ئەەکەم لە پێشانگاکانە یعنی ئەبێ ڕۆژی دواتر بسمەوە بیدەمەوە لە مەسروفاتی شتی تر چکە بەردەوام ئیشەکەم بۆ پێشانگاکان شت حازرەکەم ئیتر زۆر بەکەمی ینی پاشەکەوتی هەبێت چکە ڕۆژانە خۆشم بەکاری هێنم بۆ پێداویستی شتی خۆم ئیتر ئێشتا نەگەیشتۆتە ئەوە بەڵام ئیشەڵا ئومێدم هەیە کە عنی شتێکی باش بێت سەبارەت بۆی کە ناتەوێت بۆ نمونە خولی فێربوونی خەڵکی یانەوەی کە بۆ خۆت تەنانەت وەکو مەدرسەیەک هەتبێ خەڵک لە دەوروبەری خۆ تافێرکەی و کاتە پرۆژەکەت گەورەتر بکەیت زۆر پێیان وتم وڵای بەس هەستەکەم جارێکە عنی چکە نەم خوێندووە خۆم لەوە نازانم هەستەکەم کەم و کورتیم هەبێت چکە شتا خۆم هەستەکەم پێویستم بە زۆر شت هەیە ئەوەشی لە توانام بوو بێت و خەڵک داوای کرد بێت عین درێغیم نەکردووە بە پێی کات و بە پێی مەجای خۆم زۆر باشە کاک محەممەد چەندی تر تەواوبی تا چەند دقیتر چارێکی نیم ساعت 20 دقیقە واتە ڕەنگە پێڕانەگە بۆ کۆتایی بەرنامەکەم وانە هەر دەموچاقیم ڕوخسارەکەیم تاوا کردەوە جلوبەرەکەی ماوە بەس جلوبەرەکەی ماوە ڕوخسارەکەشمان بە هەر پیشان بە بزانین ئەو وێنەیە چۆن کۆتایی بەرنامەکەی زۆر چکە هێشتا هاوکاران مامەژە دەکەن چەند خولێکی ترتان ماوە کاک محەممەد تۆ قسەی خۆت بکە لەسەر وێنە کێشانەکە دەرفەتت پێ بدرێ پێویستت بەچی هەیە بۆی کە توانەکانی خۆت زیاتر پەرە پێ بدەیت هیوادارم پەرە بە گەنجەکان بدرێت چونکە گەنجی زۆر بەرەمەندمانێ بەڵام پەریان پێ نادرێت و ئاوڕێن لێ نادرێتەوە کاکە محەممەد بەنیازی ئەوە نیت کە قۆناغی شەشە تاوا کرد بچی بۆ بەشی وەنەرە جوانەکان بەڵێ بەنیازم یعنی ئێستا لە ئێستەوە ئەمە لە مێشکتایە بە تەمای لەمە زیاتر پەرە بە چی بدەیت چی لە توانای خۆت هابینیت حەزەکەم پەرە بە ونەرەکەم دەم و جۆری فێرێم و جۆرە ونەرەکان بم واتە بۆی زەیتی و بۆی ئاوی هەموو حەزەکەی تۆش لە داهاتوان وێنانە بکێش بەڵێ بۆی زەیتیشمێ بەڵام بەکەمی کێشم زۆر ئیمکاناتی بەردەستت چۆنە باش ئەگەر یەکێک بێت لە لا تاتوانی بۆ نمونە خەڵک فێر بکەی دەوروبەرەکەت باڵە خەڵک داواکە کەست فێر کردووە ئاوای تر ئاوا کەم کەمە خەڵکیان پرسیار وشتەکەن وەڵامیان دەمەوە کێ پشتیوانی تەکە ماڵەوە هاوڕێکان هاوڕێکانت
سنتەرەکان ناوەندەکانی حکوومەت کەس هەیە لەوەی کە لێت بپرسێتەوە بڵێ وەرە با پەرە بە توانەکانت بدەین شتەکانت بۆ پیشان کەسێ نات تا ئێستا سروەخان تۆچی لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی لایەنی حکومی هیچ ناوەندێک هاتووە جگە لە ئەو کۆمپانیانی کە بۆ نمونە پێشانەکان دەکەنەوە کە زاتووە لەوەی کە بیر لە توانەکانی تۆ بکاتەوە والله الحمدلله يعني کاک جەلال سپاس بۆ خوا کە چوومەتە هەر پێشانگایەکەوە ینی چالاکیەکی تر خزمەتێکی ترم بە قسمەت بووە چکە ئیشەکانیان بەدڵ بووە هەنێ جار پێیان وتم بۆ وتنەوەی وانە بڵێن بۆ تەلەبە بەڵام شوێنەکە دوور بووە نەمتوانیوە ئەنی هاتوچۆ بکەم هەرچەندانی هەموو شتێکیشان بۆ دابین کردوم بەڵام یاخود بۆ نمونە ویستومە بخوێنمەوە بەڵام ئێستا هەستەکەم پەرە بە ئیشەکەی خۆم بدەم باشترە گەیشتمەتە ئەوەی کە الحەمدولله یعنی بتوانم بەردەوام بم یعنی باش بووە با من یەک دەقاگەر هاوکارانم یەک خولەک ناوبڕێکم بەنێ بۆی کە هەندێ بەرهەمی دەستی تر سروەخان لێرە لە بیرمان چوە لای بنین بۆی کە پیشانی بینەرانی بدەین زۆر سپاسیانەکەم ئەگەر یەک خولەک ناوبڕم بدەین دەزانم لە بە کۆتایی بەرنامەکەم نزیک بوومەتەوە جاگەر ناوبڕێک وەربگرم و تێمەوە لاتان هەر لەسەر چەمچی ئاین وە وەرکردنەوەی ئاین و ئاین چۆن پەیدا بووە و ئاین ڕۆڵی چیەوە بۆچی هاتووە لەو تەوەرەیە بێنینەوە لەگەڵ بەڕێزمە موساعلی باپیر و ئێستا زۆربەی خەڵکی وارەزان ئیسلام یانەوە هەردەگوترێت دینی ئیسلام ئەوە معنە عورفیەکەیەتی معنە باوەکەیەتی ئەگەر ناوشەی ئیسلام یانی ملکەچی هەموو ئیسلامێک دینە بەڵام مەرزنی هەموو دینێک ئیسلام بێ وشەی ئیسلام ئایا مرادیفە یاخود با بڵێن بۆ خۆی بە شێوەیەکی سربەخۆ شوێنی گرتووە لە قورئانی پیرۆز کە تۆ موسڵمانی نابێ بە ڕێک دابڕۆ یا بە دوای کەسێ بکەی کە ڕێەکەی پێچەوانەی دینەکەی تۆیە بەڵکو دژی دینەکەی تۆیە دەگوترێ مادام خۆی پەروەردگار ئیرادەی یاوە بە ئینسانەکە خۆی ئیرادەکەی پێبەخشیوە کە هەم خراپە هەم چاکە بکە لە چاکایەوە پاداشتی ئەداتەوە بەڵام لە خراپەیە بۆ لۆمەیەەکە ینی بۆ سەرزەنشتێکە بۆ عقابێدا بۆ لە قیامەت مەسەلەن بۆ منای خاتە دۆزەخۆ یان دەبێت خواپەرست بێ یان دەبێت خۆپەرست و ئارەزۆ پەرست و ئەو پەرست و فلانشت و فلانشتە پەرست بێ هیچ مەجاری نییە حکمت لەوە چییە کە خوای پەروەردگار ئەم جۆرە تەبیعاتە یاخود بڵێن ئەم جۆرە ئیرادەیەوە بە مرۆڤ کە توانای لادانیشی هەبێت بەرنامەی نووسین و یادەوەری یەکشەمە کاتژمێر 9 بە کاتی هەولێر سپاس بینەرانی عزیز سپاس سروەخان کە زیاتر ماندوود دەکەین وەگەر پێم بڵێ ئێستا دەرفەتی زۆر کەمە ماوە ئەو بەرهەمانی ترت چین ئەوە کۆمەڵێک ئیشی دەستیە بڵێن هەنێ ئەکسسوارات ئەوەی کە ئاماژەم پێکرد بە بۆی زەیتی ئەیکەم شتێکی زۆر تایبەت و تاقانەیە زۆر شوێنیش پێیان وتم کە ئیشەکانم ئەو ئیشانە دروستکە بۆ ئەوەی بتوانم بیدەم بە کۆمەڵێک دوکاندار خوانوێنی تایبەتی هەیە کە دەنگدانەوەی هەبوو بێت وڵاهی ئەوەی زیاتر سێ پارچەکان یا خۆتەها پارچە پارچە بڵێن وەکو ئەو نمونانە خۆر ئاوابوونەکان زیاتر پێی ناسراوێنەیەکی کێشا بێت و زۆر بەلاتەوە تایبەت بێت خۆر ئاوابوونەکان زۆر زۆر خۆشەویستن لای خۆم هەرچەنە ینی تابلۆکان ئەوەی جوان بوو بیانی ئەوەی کە جوانە ئەڕوات نامێنێت خەڵک زۆر مشتاقێتی و هەنێ جاریش دەنگەدەنگ دروست بووە لە نێوان دووسێ کەسەکە ئیشەکانیان زۆر بەدڵ بووە ئیتر هەوڵم داوا دروستی کەمەوە چەند جارێک دروستم کردوەوە زۆر باشە بارزانم کاک محەممەد چی بۆ حازرکردین کاک محەممەد ئەگە بکرێت لە ئێستا وێنەکەمان بۆ ئاشکرا بکەیت ماوێت ئێستا ئەوەی کە قەینەچکە من کۆتایی بەرنامەکە نزیک بوومەتەوە گەر زوومی کامێرەکانی بکەوێتە سەر طبعاً وێنەیەکی بەڕێز مامۆستا باپیرەکە هێشتا ماوێتی تەواوی بکە یەکێک لەو وێنانی کە ئەگەر جوانتر بگیری کاک محەممەد کە کاری لەسەر کردووە پێشەوەی کە بێتە ناو بەرنامەکە چەند کارجیمەرکار لەسەر پێشەوە ساعت و نیوە تاکو سکێچەکەیم کێشاوە باشە لێرە تۆناکانم پڕ کردوێتەوە
واتە وێنەیەک 5 ساعتت پێ دەچیاوایی زیاتریش بێژەکە کوردەکاری ئێستا بەچەند سەکەمە شێوازی کاتیمی خەتوشتەکان دیارە بێ خەریکی بیتانەوەیشی دەم و چاوەکانی هێشتا زۆری ماوە وڵای بێ دەم و چاوەکەی ساف بێت ناڕەحەتی وێنەیە لە چیا بوو کاوە ئەوەنە کاتی پێچوو ناڕەحەتی وانە بەس کامی کاتی پێویستە ئێستا ئیشەکانت بەلاتەوە ئاسانن هی خۆت سەکە ئاسان بوو بەلامەوە نیەوەنە خەریک بووم زۆر باشە سرۆخان چی ترتان ماوە ئەوەی ئیشێکی ترم ئەوەیە نەخشی دەست دەکەم بۆ خانمان خانمانم ناڵان لە پێشنگاکانە زۆر کەس حەزیان پێێتی و زۆر جار داوای شوێنیان کردووە کە شوێنێکی تایبەتم هەبێ و بەردەوام خەڵکی تیا ببینم بۆ میشە کاک محەممەد دوایم قسەت زۆر سپاسیەوە دەکەم بۆ کەناڵەکەتان و سپاس بۆ میوانداریتان و هیچوام ئێمەش زۆر سپاسانەکەین زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دەرفەتەی پێتان داین وەڵە بەڕێزان تەواوی بەرگەو بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ